هاي دست خوش چاقی و بخیر به البدرج کلها هولره رئیس اسلامی مجبو و هنه من لکوی داره بنا خاسم لحر چار آلین کردستانه هفی دارن گو خودی تعالی ویرو جهانج مجی و جوجی قبول بکه دست خوش به پیامی عزیزی زور سپاس دنگ خوش و دنگی تجیل دنیای به دوباره الصلاة لبت لبرنامج دیگه پارشیف لقلتانین براسي أمر برجي زور تايبت مع با ما ذكردون لهموي تايبت تر أوه كسرودي كي كاك بيام زور زور خوش براسي أمشو هروها كبركي كي زور هبو لنوان باش جاربواني شوي رابردوي بيش بركي مناجات انجا
لە کۆتاییە پێتان ڕاگەێنین کێ بۆتە براوە ماشاء الله بحزارة دنگدان لەگەڵ ما بمهێنن کاکە من سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی محتەرەم کاکە دکتۆر ئادەم کاک سەرحان ئەم ڕۆژێک چۆن بوو والله روجي برباش بو ینی بينا سەخت نەبوو أحسن بينا عنانا سخت نبو باشە من دیقەتی شتێکم ماوە هەستان کردو ئێمە ڕۆژانە بەبێ ئەوەی کە تەنسیق بکەین جلوبەرگەکانمە ڕەنگەکانیان زۆر لێکەوە نزیکە ینی هەست ناکەن جل هەگە ئەوەندە ڕەنگێتی چەندە ڕەنگە ئێشین و ئێ بۆ خۆ من هەموو ڕەنگێ لەبەرەکەم بەس زۆر سوتفەیە بەبێ ئەوەی کامە ڕێککەوتنمان کردبی زۆر جاردەبین زۆر جار دەبینی کە تەنسیقێکی باشێ لە نێوانماندا ساڵەن دوای پێش وەختە ڕێککەوتن بە سوانی حتمن سڵاو ڕێز ئەمڕۆ بابەتی تایبەتمان هەیە وەکوان وتی و بە تایبەتتر زۆربەی میوانەکانی ئەو شەومان باس لە پێکەوە ژیان دەکەین چونکە سبەی جەژنی قیامە یان هەڵسانەوەیە جەژنی مەسیحیەکان ئێستا ئەوان لەگەڵ ئێمە بەڕۆژون مسلمان و کریسیان بەڕۆژون بەیەکەوە کاتەکەوا ڕێککەوتووە اینجا جەژنی ئەوان دێ طبعاً دواتر دوای 15 ڕۆژی تر اینجا جەژنی ئێمە دێ بەڵام لەو نێوانەدا جەژنی سەرساڵی ئێزدیشە یعنی جەژنی قیامە جەژنی فسحی جوەکان پێشتر بوو جەژنی قیامەیە جەژنی ئێزدیەکانە دواتر جەژنی مسلمانە هەمووی لەوەندە کاتە لەبەرەوە ئەم شەو ئێمە بە وردی جەخت لەسەر بابەتی پێکەوە ژیان دەکەینەوە لە کوردستان میوانێکی تایبەتمان هەیە و لە ئاینی مەسیح و لە ئاینی ئیسلامیش کە قەشەیەک و مامۆستایەک لێرە میوانی ئێمە دەبن بان و پێش ئەوەی کە بڕێم پرۆمۆی مناجات ببینیم ئەمن بە شێوازی تر لەگەڵ خەڵکی قسە بکەم کە بۆمان ویدۆی زۆرتر بەڕێ بکەنەوە كرم کاکێکیان خزمەتێوەدا ئەم بینن باشتر ئەم بینن ببینانانی بەڕێز عزیزان باش بۆمان ویدۆکەتان بەڕێ بکەن بە شێوە ئەستایلێکی بە ئەستایلێکی باش ئەڵێن کاکە تەواشی جیمی کاکە جیمی گاوەرە کاکە ئایسە باشە کاکە جیمی وتی ئەم جارە بە شێوازێکی زۆر جوان داوایەکەم ڤیددیۆمان بۆ بنێرن وەرە کاکە وەرە ئیشم پێدە کاکە وەرە بڵێ ئیشەکەت چییە هەموو ئێمە لەگەڵ ئەو یاڵا پێی بڵێ ئیشەکەت چییە تەواوە کاکە ئەڵێنی سە قسە عزیزان بەڕێزان بۆ ئێمە مناجاتەکانی خۆتان بەڕێکەن بۆ ئەوەی کە من هەمووشە ئەوە یعنی بۆ من زۆر گرینگە دەمەوێ موسیقای تەسەوف و عرفان هەمیشە بەردەوام بێ و بەرەو پێش بڕواتن چون بنەڕەتی موسیقای لە کوردستان موسیقی تەسەوف و عرفانە ئینشەڵا بۆمان بەڕێکەن موسیقەکانتان مناجاتەکەتان بۆمان بەڕێ بکەن کە ئێمە بتوانین هێوە بناسین و هێوە بە خەڵکەکە بناسینین و ئەوەی کە لە کۆتایی مانگی ڕەمەزان ینی ئەوەڵ بێتن زۆر ینی ناتوانم بڵێم بەداخەوە ناتوانم بڵێم خەڵاتەکەی زۆر گرینگە بەڕواتان هەبێ ینی من ئەگەر پێتان بڵم خەڵاتەکە چییە بڕواتان هەبێ هەر ئەمشە زۆر بمان بۆی دۆ بەڕێ دەکەن وەلی متمانەتان بە قسەی من بێتن متمانەتان بە قسەی ئەو عزیزانە بێتن بۆ هاوکارە عزیزان کاکە دکتۆر بانو و سەفقان بۆمان بەڕێ بکەن کە ئینشاءالله لە کۆتایی مانگە ڕەمەزان ئەوەی کە ببێتە ئەوەڵ نەفەری ئەوەڵ بێنێ دیارێکی زۆر باشی پێدەن یعنی ماندووبوونی دەرەچ بەڕاستی باش نییە زۆر باشە ئایوەڵا پامی عزیزی تادێ پێشبڕچیەکە گەرمترە لە دوێنێەوە تا ئیشی بە جیمیمە وڵا کاکە جیمیتی فەرموژە و بە شێوەیەکی بە پانی بشینن لەسەر تەلەفۆنی بێ سەماعی بێ ئەوە باشتر میان تەلەفۆنی تێگەشتن ئێستا ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەڕێ چاوەڕوانتانین لەهێویاوەن وەکەوەی کە باسمان کرد فۆکەسی ئەم شەومان لە پاشیڤ لەسەر بابەتی پێکەوە ژیانە لە کوردستان
سەرەتا مەبەستمانە بزانین ئاخۆ ڕەوشی پێکەوە ژیان لە کوردستان چۆنە و گرنگترین ئەو دەستکەوتانە چین کە تا ئێستا هەرێمی کوردستان و ئەو ئەزمونەی کە هەیەی چەند ڕەنجی داوەتەوە لە راپۆرتە نێودەوڵەتیەکان بە تایبەتتر اینجا پرۆژەی داهاتووی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ برەودان بە پێکەوە ژیان چییە؟ بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێز ئەمیر عوسمان بەڕێوەبەری پێکەوە ژیانمان کردووە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان و لێرەوە میوانە زۆر زۆر بەخێر بێت. بەخێر بێ کاک ئەمیر. سلام زۆر زۆر بەخێراتی بژی سپاس خێر هاتی سپاس بژی لەگەڵ ڕەمەزان و پێکەوە ژیان چۆنی؟ زۆر باشین الحەمدلله باش. سپاس خۆتی ئاخێر کن انشاءالله. ممنون جان دەبی ئەتۆ جەوت خۆش بیت چونکە بەیەکەوە بە ڕۆژی دەبین جەژنەکانمان لە یەکەوە نزیکە ها و زووش تێکەڵاوم لە ناویان دایمە سەردانی یەکتر دەکەین دایمەن بە یەکەوەین بەڵێ دایمە لە حیواری بێگومان جارك دنت بخير هاتي زۆر سپاس. هاتي بحثا پێک بە ژیانێ دکن ژیانە هەبەش و هەفتو قبول کردن و حەسکر ناگوت لە ناف کوردان هەیە نەخاسم لە هەرێما کوردستانی گەلو چەند ئۆل لە هەرێما کوردستانی هەنوو ئێستا بەڵێ بەنایی خی گەورە زۆر سپاس بۆ میواندارێکەکان لە کوردستان ئەو تەنەوەعی کە لەسەر بابەتی پێکەوە ژیانە چەندین ئاین و ئاینزا هەیە زۆر زار ئێمە لێرە و لەوێ بەڕسمی بە فەرمی لەلایەن دامزراوە ئاینەکان دووپاتمان کردوەوە کە مەساحی ئازادی ئاینی لە کوردستان زۆر فراوانترە لەوەی کە ئێستا ئێمە وەکو ناوی ئاینەکان بە تەسەسول دێنین. طبعا ئەو ئاینانی کە لە کوردستان بە فەرمی لای ئێمە نوێنەرایەتیان هەیە کۆمەڵی ئاینی جیاوازن لە کوردستان وەکو ئاینی ئیسلام کریستیان ئێزیدی کاکەیی ساوی ئەیمەندایی بەهایی جوو لەگەڵ زەردەشتەکان و زیاتر ئەو ئاینانی تریش کە لە کوردستان بە هەر هۆکارێک بێ لە کوردستان ئەو مەسەحە فراوانەی هەیە لەسەر بنەمای ئازادی ئاینی لە کوردستان ئاینەکان دەتوانن ممارەسەی تقوساتی خۆیان ممارەسەی ژانی طبیعی خۆیان ممارەسەی ئەنجا من ویستم پرسیارەکرد لێ بکەم بزانم ئەو ئاینە جیاوازانە لە هەرێمی کوردستان ئەتوانن بە ئازادانە ڕێوڕسمەکانی خۆیان بکەن؟ بەڵێ بە دڵنیایی پێم خۆشە ئێوە لە نزیکەوە لەگەڵ ئاین و ئاینزاکان لەسەر زمانی خۆیان ئێمە وەکو لایەنی فەرمی حکوومەت کە بە یەک مەسافە بە یەک ئاست دامی هەموو ئاینەکان دەکەن لە هەرێمی کوردستان بەس گرینگە ئێوە لە نزیکەوە متابعی ئاینەکان بکەن لەسەر زمانی خۆیان هەموو ئاینەکانی کوردستان تعبیر لە خۆیان بکەن تعبیر لەو ئەجواء بکەن کە لە کوردستان پێی دەڵێن پێکەوە ژیان کە نەموزەزێکە لە شەقل ئەوسەد بەڕاستی وێنەی کەمە. باشە باشە من مەبەستمە بزانم ڕەنگە خەڵکێک ئێستا بڵێ تەنیا 8 ئاینی فەرمی هەن ینی ئەوانەی تر کە تۆمار نەکراون چۆن بتوانم من ئەگەر ئاینێکی جیاوازم هەبی لەو 8 ئاینە چۆن بچم ئاینەکەی خۆم تۆمار بکەم بۆ ئەوەی مافەکانم پارێزراو بێ و ئایا ئەگەر ئاینێک تۆمار نەکرابێ ینی مافەکانی دەفەوتێ لێرە لە کوردستان؟ نەخێر بە پێچەوانەوە ئێمە ئەگەر بە کورتی ئێمە ئەگەر باسی ئەو ڕکائیزانە بکەین باسی ئەو مقاوماتانە بکەن کە لە تەعایوش هەیە لە پێکەوە ژیانەیە مەسەلەن ئێمە ئەگەر 5 خاڵی سەرەکی باسکەین وەکو مەسئلەی لێبوردەیی مەسئلەی یەکتر قبولکردن مەسئلەی تەنەوە کە پێی دەڵێن دایڤەرسیتی ئەو فرەیە هەیە لە کوردستان لەگەڵ چوارەمیان کە پێی دەڵێن ئازادی بیر و باوەڕ پێنجەمیان ئازادی ئاینی لەسەر هەمووانەوە کە پێی دەڵێن پێکەوە ژیان ئەو مقەوماتانە ئەو ڕکائیزانی کە لە ناو پێکەوە ژیان هەیە لە کوردستان بە دڵنیایی مەساحەکە زۆر فراوانتر دەکات. تۆ هەڵگیری هەر بیر و باوەڕێکی ئاینی بەڵام لە چوارچێوەی کوردستانی بوون تۆ دەتوانی بۆ پەڕی ئازادی تعبیر لە مافەکانی خۆت تعبیر لە ئاینەکەی خۆت تعبیر لە بیر و باوەڕەکەی خۆت بکەیت. باسی پێکەوە ژیانمان بۆ بفەرمون پێکەوە ژیان چۆنە لە کوردستان؟ بەتەکید مەسەلەی پێکەوە ژیان مەسەلەکە هەر ئەوە نییە لەسەر زمانی من باسی ئەو مۆزاییکە بکەم کە هەموو کوردستانیان فەخری پێوە دەکەن کە خاڵێکی جەوهەری بەهێزە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ کۆمەلگای کوردستانیان هەم لە ناوەوە هەم لە دەرەوەی کوردستان. مەسەلەی پێکەوە ژیان مەسەلەیەکە کە خۆڕچکە لە جیناتمانە لە بنیادی دانیشتوانی کوردستانیانە و ئەو پێکەوە ژیانە وای لە دنیا کردووە کە سەرنجی هەموو دنیا ڕابچێشێ. بۆ نمونە ئەگەر ئێمە بە میسال بێنینەوە بۆچی ئەو پێکەوە ژیانە وای لە کورسی ئاشوریەکان کرد کە پاتریاچی مەرجعی هەموو ئاشوریەکانی عالم بێتە هەرێمی کوردستان. ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرینگەکان کە ئەمە دەلالەتی ئەوەیە کە پێکەوە ژیان لە کوردستان لە تۆپە. کاتێک کە سەرۆکی فەڕەنسا دێتە کوردستان ماکرۆن بەڕێز مەتران داوت
لە بەردەمی کامێرەکانی جیهان دەڵێت تاکە پەناگەمان کە شەرەفمان ناموسمان کەرامەتمان ئاینمان پارێزرا بۆ هەرێمی کوردستان بوو ئەمە دەلالەتە لەوەی کە لە هەرێمی کوردستان مەسەلەی پێکەوەژیان مەسەلەیەکی واقعیە یعنی مەسەلەیەکی خۆڕسکە کەوایە ئەم پێکەوەژیانی کە تۆ لە واقعی کوردستان باسی دەکەی و ڕۆژانەکاری لەسەر دەکەی چەند لە راپۆرتەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕەنجی داوەتەوە ئایا ئەوان منصف بوون بەرامبەر باسکردنی پێکەوەژیانی هەرێمی کوردستان تا ئەو ڕادێ بەڵێ بەتەکید ئێمە متابعە و خێرنەوەی تەواومان بۆ هەموو راپۆرتە نێودەوڵەتەکان هەیە کە لەسەر کوردستان نووسراوە خۆی ئەو راپۆرتانەی کە نووسراوە ئەمە متحیدە دەنووسێنێتەوە یەکگرتوەکان راپۆرتی کۆمیسیۆنی باڵای ئازادی ئاینی لە ئەمریکا راپۆرتی اتحادی ئەوروپی کە نوێنەرایەتیان هەیە لە کوردستان ئەو راپۆرتە نێودەوڵەتیانی کە تاکید دەکەنەوە لە کوردستان مەسئلەی پێکەوەژان مەسئلەیەکە کە واقعیە ئیکسسوار نییە بەڵکو ئەو پێکەوەژیانە کە بۆتە باخچەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی ئەوانیش فەقی پێوە دەکەن بە جیاواسل لە ناوچەکانی تر بگورە بەس ئەوەندە بە جیاواسل لە ناوچەکانی تر مەسەلەن بۆ نمونە لە ناوچەدا بڕێنراوەکانی هەرێمی کوردستان کە مەموسەڵەحە دەستوریەکە پێ دەڵێن منطقی متەنازع عەلەیها بەتەکید جیاوازی کراوە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی ئەو ناوچانە لە بینی ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بەس لە راپۆرتەکان بەڵێ لە راپۆرتەکان زۆر بەوازحی ئاماژەی پێکراوە مەسەلەی پێکەوەژیان لە کوردستان بە جیاوەسر لەگەڵ ناوچەکانی تر ئێمە تەمەنا دەکەین یعنی مەسەلەن ئێمە ببینە ئیلهامێک بۆ ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بۆ ناوچەکانی ناوچەدا بڕێنراوەکان کە ئەوانیش هاوشەوەی ئێمە بتوانن ئەو پێکەوەژیانە ئەو ئەزوا دروستکەن کە بەڕاستی ببینە سەرنجی هەموو دنیا ئەوەشم لەبیر چووکە بە تەمایە شێخی ئەزهەر بێتە هەرێمی کوردستان لە پاڵ ئەوەی کە چۆن قەداسەتی پاپای فاتیکان هاتە کوردستان ئەمە دەلالەتێکی گرینگە کە لە کوردستان بیلەوە بکەینەوە بۆسی قەداسی پاپای فاتیکان لە ناو هەولێر لە هەرێمی کوردستان نوێژی کرد باشە بانو پرسیاری هەبوو بەس بۆچی سەردانەکەی شێخی ئەزهەر دواکەوت بڕیار بوو کە زووتر بێ پێم وایە بەڵێ هاوکارانم ئەگەر هاوکاریمان بکەن هەندێک ئاویشمان بدەنێ بۆ کاکەمیر چونکە ئەوەی ئێمە زانیمان بڵاو کراوە دەبواە زووتر شێخی ئەزهەر دەبواە زووتر شێخی ئەزهەر بێتە کوردستان ئەمەش بەڕاستی لە پاڵ ئەوەی کە مەرجەعی باڵای کەنیسەی کاسۆلیکی دێتە کوردستان وەکەوەی تو وتت لە هەولێر قەداس دەکا ئەی مەرجەعی باڵای ئیسلامی سونی کە شێخی ئەزهەرە بۆ دواکەوت و کەیدێ ئایا مێژووەک یان بەربارێکی دیاریکراو هەیە بۆ ئەمە؟ ئێمە دەستێکمان هەیە لە ناو وەزارەتی ئەوقاف دائیمەن لە حیوارین لەگەڵ مەکتەبی بەڕێز جەنابی شێخی ئەزهەر زۆر جار وا هەست دەکەن کە مبەرەکە ئەوەیە کە ئەجوائی سیاسی عێراق مهەیە نییە تەسەور دەکەم کاتێک کە زەرفی سیاسی عێراق باشتر بێ و تەسەور دەکەم دوای تەشکیلی حکوومەت لە عێراق جەنابی شێخی ئەزهەر بێتە هەرێمی کوردستان. ئەنجا بنوویستمەوە پرسم کە کەنیسە و پەرستگای ئاینەکانی دیکە بە ژمارە چەند هەن لە کوردستان؟ بەڵێ من ئەو ئامارە دقیقی کە لە بەردەستمانە لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مەسیحیەکان لە ڕێگەی بەڕێوەبەراتی ئاماری خۆمان ئێستا لە کوردستان 5732 مزگەوت هەیە بەبێ شاری کەرکوک بە شاری کەرکوکەوە یانی لە سەروی 6000 مزگەوتە ئەو ئامارە دقیقە لای ئێمەیە و 240 کەنیسە بە کەنیسەی ئینجیلیەکانیشەوە تقریبا دەگاتە 250 طبعا ئەو ئامارە لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مەسیحیەکان پێمانراوە. پەرستگای ئاینەکانی دیکە بێزگە لە ئیسلام و مەسیحی بەڵێ هەموو ئەو ئاینە و ئاینزانی لە کوردستانی پەرستگای تایبەتی خۆیانیان هەیە و عیبادەتی خۆیان دەکەن و تقوساتی خۆیان دەکەن. بۆکردنەوەی پەرستگای ئاینەکان مرج و ڕێکاری تایبەتتان بەتاکید ئێمە ئیدارەی حکوومەتین لە وەزارەت کۆمەڵە مستەلزەماتی کۆمەڵە قوانین هەیە بەپێی ئەو قوانینانە تەقدیم دەکرێت ئێمە ڕێکاری یاسایی هاوکاریان دەکەین دواتر کە بە فەرمی دەکرێت. چەند کارکراوە بۆ پاڕستنی ئەو شوێنانە واتە بە تایبەتی شوێنە دێرینەکان؟ بڵێ ئەو معالیمە دێرینانە بانۆخان ئێمە کاتی خۆی لە ئەولویەی کارەکانی وەزارەتمان بوو بەڕاستی ئێستا لە ناو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەشێکمان هەیە بۆ پاراستنی سیاحی دینی و لە هەمان کاتدا لەو بەشە توانیمانە لە ڕێگای کۆمەڵێک دەستەی ناو وەزارەت سەرپەرشتی کارە مەدیانەکانی شوێنەوارە ئاینەکان بکەین معالیمەکانیان بکەین بەپێی ئەو پسپۆریەتانی کە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەڵ کۆمپانیاکان کۆنتراکتمان هەیە و بتوانن ئەو شوێنانە پارێزگاری لێ بکەن نۆژەنیان بکەنەوە تەرمیمیان بکەن بۆ ئەوی ئەمە بتوانین لە ڕووی خزمەتگوزاریەوە و هەروەها لە ڕووی مارکتینگەوە بازاڕیان بۆ بکەین. یعنی ئەو شوێنانە ئەو شوێنەوارە ئاینیانە کە
تعبیرە لە شارستانیەتی کوردستانیان، تعبیرە لە شارستانێتی کەلەپوری بەشەریەت کە دەوڵەمەندترین کەلەپورمان هەیە لە ناوچەکە. بۆ ئەمە پرۆژێش تایبەتتان بەڵێ پرۆژەی تایبەتمان هەیە بۆ نۆژەنکردنەوەی شوێنەوارە ئاینەکان. مامۆستا بەحسا قال لك أولان كر الفيدر الهرم كردستاني العالمة الروجافاي كردستاني شو أوجي عيني تنوع وعيني رنجين ياقو تبحسا موزايكي كر للجمع العالمة الروجافاي كردستاني أو مال وملك وساماني وانيك وهن تبيقو باركر نجبرجي باركر يعني قال لك جوان شونا أوروبا أو دركتنا كوش بربون يعني دركتنا لأو ملكو مالي وان هنا جي بنافي واني ملكي كنيسي کەس نکار نێزیکی وێ ببێ کەس نکار دەست بدێ ئەلە بە ئزنا کەنیسێ ینی نظام لە هەرێما کوردستان ئەوێ تۆمار دکن و ینی چ مەیزەتێن ئەو مەیزاتانی باس کرد بڵێ بە تەکید هەمان ئەو مستەلزەماتانی کە باسم کرد پێشتر لەگەڵ کاکتۆر ئادەم ینی یاسای وەقفەکانمان هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ بە تەکید تۆ هەر کاتێک مڵکێکی خۆت کە وەقف دەکەی دواتر ئەوە دەبێتە مڵکی وەزارەتی ئەوقاف ئێمە سەرپەرشتی ئیدارە و سەرپەرشتی مڵکەکان دەکەین لە ناو چارچەوەی وەزارەتی ئەوقاف. یعنی لەگەڵ ئەوە ئەو خزمەت گوزاریانە چین کە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پێشکەش بە ئاینە جیاوازەکانی دەکە لە کوردستان. بە تەکید مەسەلەن بەپێی داواکاری و متەتەڵەباتی ئاینەکان هەر ئاینێک خصوصەتی خۆیە ئێمە ڕەچاوی هەموو تایبەتمەندی ئاینەکان دەکەین لە هەرێمی کوردستان. بەپێی حجمی خۆیان زۆر جار ئەو داواکاریانەی کە هەیە ئاراستەی ئێمە دەکرێت ئەمە بەپێی ڕێکاری یاسایی مەسەلەن بۆ نمونەکردنەوەی پەرستگاکانی خۆیانە مەسەلەن هەندێک جار کێشەی قەید هەیە بابەتی ئەحوالی شخصیە هەندێک جار ئەسلەمەی قاسرینە هەندێک جار لەگەڵ حکوومەتی بڵێن اتحادی ئێمە لەسەر خەتین کتابی ڕسمیان بۆ دابینکردنی خزمەت گوزاری بۆ پەرستگا دابنکردنی خزمەت گوزاری لەسەر ئێمە لەسەر ئەرچی ئێمە لە ئەستۆی ئێمەیە بۆ هەموو ئەو شوێنەوانانی یاخود بۆ هەموو ئەو شوێنانی کە پەرستشی تێدەکرێت شوێنی عیبادەتە ئێمە خزمەت گوزاریان باسی ڕەچاوت کرد جنابتان حەزەکەم ئەو پرسیارە لە جناب بکەم چۆن ئاینەکان لە کوردستان لە هەرێمی کوردستان ڕەچاوی یەکترین بکەن کە لە داهاتوو ئیستا و داهاتوو پێکەوە ژیانێکی بە قووەتریان بێ چی بکەن ینی چۆن ڕەچاوی یەکترین بکەن خۆی ئەو فەرهەنگەی لە ناو کوردستان هەیە ینی بەدەر لەوەی کە بەشێک بۆتە کەلتور ینی ئێمە بەدەر لەوەی کە یاسای ژمارە 5 ساڵی 2015 پەرلەمانی کوردستان کە یاسای مافی پاراستنی پێکهاتەکانە لە هەرێمی کوردستان بەدەر لەو یاسایش ئێمە کە پێشتر ئاماژەم پێکرد کە ئەمە بۆتە بنیادێک جناتێک لە خوێنمان هەموو ئەو پەیوەندیانی لە بینی ئاین و ئاینزاکان هەیە ڕایەڵێکی زۆر بە قوتمان هەیە کاک دکتۆر خۆی لەگەڵمانە یەکێکە لەو فیگەرانی کە هەموو کات لە ڕێگەی بڵندگۆکەی خۆیەوە لە ڕێگەی منەظەمەکەی خۆیەوە و ئێمەش لە ڕێگەی حکوومەتەوە هاوکارین لەگەڵ ئەدیانەکان ئاینەکان ئەو پەیوەندە تونند و تۆڵی هەیە پەیوەندێکی تونند و تۆڵی مێژینەیە کللتوریە ئینجا یاساییە ینی کەواتە ئەوە زۆر گرینگە ئێمە پێش ئەوەی کە یاساکە دابنرێ خەلفەتی خۆمان مێژووی خۆمان لەگەڵ ئاین و ئاینزاکان زۆر دەوڵەمەند بووە و بەیەکەوە ژیاوین هیچ کێشەیەک نەبوو لە بەدەلیلی چی تا ئێستا کاک پێیان لە هەموو کوردستان بگەڕێ یەک کەیس لە بنکەکانی پۆلیس تۆمار نەکراوە لەسەر پێشێلکردنی ئازادی ئاینی یان هیچ کەسێک لە ئاینەکانی تر ڕۆژێ لە ڕۆژان تەعادای لێ نەکراوە پەلاماری نەدراوە نەچەوسێنراوەتەوە ببێتە کەیسێک ببێتە مەلەفێک کە ئەمە جێگەی خۆشحاڵی هەموو ئاین و ئاینزاکانە لە هەرێمی کوردستان باسی ئەو پرۆژەیەت کرد کە بۆ نۆژەنکردنەوەی کەنیسە و پەرستگاکانی دیکە لە کوردستان دێرینەکان ئەتوانی زیاتر باسی بکەی کە ئێستا ئەو پرۆژەیە لەکوێ دەستی پێ کردووە یان کەی دەست پێ دەکات لە چ ئاستێکدایە ئەوانەی ئیشە دەکەن هەرێمی کوردستانە یاخود کەسانی پسپۆر لە دەرەوە دێت ینی چەندیان ئێستا کاری تێدا دەکرێت پرسیارەکە زۆر بەجێ بە تەکید ئەگەر بە کورتی باسی بکەم لەوەی لەبەر کاتەکە ئێمە سێ جیهەتی معنی سێ جیهەتی پەیوەنددار لایەنی پەیوەنددار لەسەر بابەتەکە بووینەتە پارتنەر مزەکرێکی تەفاهم هەیە لە بینی ئێمە وەزارەتی شارەوانی بەشی شانەوار لە بینی وەزارەتی شارەوانی دەستەی گەشت و گوزار ئەو سێ لایەنە مزەکرەیەک یاداشتێک حاضر کراوە ئامادە کراوە تەنیا ئەوە ماوە کە ئێمە تەوقیعی بکەین یعنی ئەمە وەکو جیهەتە ڕسمیەکان لەلایەن منەظەماتی دەولی ئێمە کۆنتراکتمانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جیهەتانی کە باسم کرد لە ڕێی بەڕێوەبەراتی شوێنەوار وەزارەتی گەشت و گوزار لە ڕێی دەستەی گەشت و گوزار لە ڕێی وەزارەتی ئێمە
ئەو کۆنتراکتانەی کرایە بۆ ئەوەی کە ئەوان بێن بە پێی اختصاساتی خۆیان بە پێی پسپۆرێتی خۆیان شوێنەوارەکانمان بۆ نۆژەم بکەنەوە. مامۆستاش بۆ ڕاگەهاندنا وی کارێک وت بەحثکان ئەوان پرۆژێ هەن ji بۆ پێشخستنا پرۆژەیە هەڤڕێژیان تو کۆفراسی ناودەوڵەتی هون ساز دکن؟ بەڵێ بە تەکید ئێمە لە 2016 کۆنفرانسێکمان کرد لەژێر ناونیشانی وەقولوا للناس حسنا هەموو ڕەوتەکان لە کوردستان هەموو ئاین و ئاینزاکان هەموو نێردە دیبلۆماتیەکان و نوێنەرایەتەکانی حکوومەت لە دەرەوە لە ناوە هاتنەنا ئەو کۆنفرانسە 17 ڕاستپاردە بوو هەر 17 ڕاستپاردا جێبەجێ کراوە. یەکێ لەو ڕاستپاردانە ئەوە بوو ئێمە تەکیدمان لە مەسەلەی پاراستنی شوێن و شوێنەوارەکان کردوتەوە. اینجا بۆ ئەو مەبەستە کۆنفرانسێکی ترمان هەیە لەسەر مستەوای ناوچەکە و لەسەر مستەوای جیهان میوانانی دەرەوە دێنین ئەوانی کە مختصن پسپۆرن لە مەجای ئازادی ئاینی لە مەجای پسپۆریەتان هەیە لە مەجای پاراستنی مافی کەمینەکان مافی پێکاتەکان ئەوانە بەشدار دەبن لەو کۆنفرانسە. لە نەتیجێ ئەو کۆنفرانسە ئەوەیە هەم لایەنێکی زانستیە هەم لایەنێکی ئەوەیە کە کللتوریە چۆن ئێمە بتوانین لە ڕێگەی دووتۆی ئەم کۆنفرانسە زیاتر پەرە بە پەیوەندی ئاینەکانی خۆن زیاتر پەرە بە ئازادی ئاینی بدەن لە هەرێمی کوردستان. باشە پێشتر خەڵک جارجار لە ئاینە جیاوازەکان بە تایبەت لە بۆنەکان کە ئێمە سبەی لە جژنی قیامەین گلەی ئەویان دەکرد کە هەندێک ژمارەیەکی دیاریکراوی کەم لە مامۆستایانی ئاینی بە زمانێکی زبر بە زمانێکی ڕقەبەری و کەڕاهیات لەو بۆنانەنا بە تایبەتتر ئاراستەیان زمانیان هێرشیان بۆ سەر ئاینە جیاوازەکان هەیە. بەو دواییانە ئەمە زۆر کەم بووتەوە بە تایبەتتر لە کابینەی پێشوو لە ئێستاژدا و خودی بەڕێز وەزیری ئەوقاف کاروبارەی ئاینی دکتۆر پشتیوان سادقیش ڕۆڵێکی دیاری هەیە لەو بارەیەوە. چی دەکەن بۆ ئەوەی کە لە مینبەرەکان چارەسەر کراوە لە سۆشیال میدیاش هیچ مامۆستایەکی ئاینی بۆی نەبی لەو بۆنانەدا بە زمانێکی زبر هێرش بکاتە سەرەوە ئاینانە؟ بەڵێ بە تەکید ڕۆڵی بەڕێز جەنابی وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بەڕێز دکتۆر پشتیوان سادق ڕۆڵێکی زۆر زۆر کاریگەری هەبووە هەم لە ناوە هەم ئەو وەفدانی کە دروست دەکرێت دەچێتە ناوەندەکانی دەرەوە ئەو محافیلانی کە بۆ مەسەلەی ئازادی ئاینی بەڕاستی ئەو پرۆژە و ئەجندایانی خۆمان هەمانە ینی ئەوان ئیسیفادی لێ دەکەن ئەو پرۆژە و ئەجندایی ئەوان هەیەە مەسەلەن ئێمە زۆر جار ئیسیفادە دەکەین سەبارەت بە مەسەلەی پرسیارەکەت زۆر جار لێرە و لەوێت تەپ و تۆزێک دەکرێت دەنگێکی نەشاز هەیە بەس بە بڕای من ئەوە تەسیری لە مەسەلەی پێکەوەژیان ناکە لە هەرێمی کوردستان. زۆر جار ئێمە مینبەرەکانمان ئێستا مامۆستایانی ئاینی خۆشەویست ئەوانی کە لەسەر مینبەرەکانن ئەوانەی لە مەنابیرەکانن بە هیچ شێوەیەک خطابێکی زبر یان خطابێکی خراپ یان زمانێکی زبریانە بەڵکو بە پێچەوانەوە مامۆستایانی ئاینی باسمان کرد کە مینبەرەکان چارەسەر کراوە. بەڵێ بەڵام ئەو مامۆستایانەی ئێستا بۆ نمونە ناتوانانی لە مینبەرەکەی بە زمانی ڕقەبەری قسە بکە سۆشیال میدیا بەکاردەینی ئایا و فەرمانبەری وەزارەتی ئەوقافیشە ئایا جۆرێک لە لێپیچینەوە هەیە بۆ ئەوانە؟ بەتاکید ئێمە ئیجراعاتی یاساییمان هەیە هەر بابەتێک ببێتە مایەی ناوزڕاندن تەشیرکردن لەکەدارکردنی هەر ئاینێک و هەر ئاینێکی تر ئێمە ڕێکاری یاساییمان هەیە قوبڵ ناکەین. ینی زۆر جار کاک دکتۆر دەمێ مەسەلەی ئەوە بێنمەوە خەڵکەکە واز نەکەن کە لە کوردستان ئێمە تەنیا ئیتیمان بەلایەنێک بە ئاینێک دەدرێت ینی زۆر جار ئەو بۆنە ئاینانەی کە نزیکمان دەکەنەوە لەیەکەوە ئەوە دەرخەری ئەوەیە کە ئێمە لە کوردستان ئیستثماری پێکەوەژیانمان کردیە بۆ ئەو بابەتانش کە کەسێک دەنگێکی نەشازە بە تەسیل لە مەسەلەی پێکەوەژیان نەکا لە کوردستان. بۆ نمونە ئەمە بۆنە ئاینەکانمان هەیە زۆر جار ئێمە لەگەڵ کاکتۆر باسمان کردووە بابەتی نەجران یەکێکە لە منە هەرە جوانەکان ڕۆژێ لە ڕۆژان کاک دکتۆر ئەو وەفدەی کە مەسیحی بووینە 82 کەس بووینە لە نەجران لە منطقەی کە ئێستا حدودی نێوان تورکیا و سووریایە هاتوونەتە خزمەت پێغەمبەر کە سەرداری عالم فەخری کائینات لە خزمەتیان بۆ لە مزگەوتی خۆیان وانە مەسەلەن ئەوە گرینگە بۆ ئێمە تێگەیشتنێکە کە پێغەمبەری ئێمە سەرداری عالم ئەو پێشوازە گرمەی لە کریستیانەکان لە مەسیحیەکان کردووە تر هەن بە ڕێزەمیر عوسمان بەڵام ئەوەی گرنگە ئێمە ڕەوشێکی باشمان هەیەوەکەوەی تۆ ئاماژت بۆی کرد و ڕاپۆرتە نێودەوڵەتیەکانیش بە باشی باسی ئەزمموی هەرێمی کوردستان دەکەن. چەند هەرێمی کوردستان ئەمەی سوود لێوەرگرتووە بۆ درێژەدان بە پاراستنی قوارێ هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی بە برەودان بە هەرێمی کوردستان بەگەیشتن بەو مافانەی کە 100 ساڵ زیاتر ئێمە لە پێناوی کۆشش دەکەین و خەبات دەکەین.
بەتاکید لایەنێک سوودی لێ وەرگرتووە لە چ ئاستێکە ئەم سوود وەرگرتنە بەڵێ ئێمە سوودمان لە لایەنێک وەرگرتووە ئێمە لە کوردستان کە زۆرترین مەرجعیاتی ئاینەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەرێمی کوردستانە ینی بۆ نمونە مەرجعی ئاینی ئێزیدەکان لە کوردستانە لە لالشە مەرجعی ئاشوریەکان لە کوردستانە مەسەلەن ئێمە جیالەوەی کە لەگەڵ ئاینەکانی تر ئێمە کۆنتاکت و پەیوەندی باشمانەیە لەگەڵ پێکاتەی شیعە پەیوەندی باشمانەیە لەگەڵ پێکاتەی سوننا پەیوەندی باشمانەیە لەگەڵ ئاین و ئاینزاکان تەنانەت وڵاتەکانی دەوروبەریشمان پەیوەندی هەمووشۆشی تێدا بەڵێ بە تەکید هەمووشەی بەردەوام و حیواری بەردەوامانێ بەڵێ بە تەکید ینی ئەوە نەبێتە سەبەبی ئەوەی کە ئێمە بتوانین ینی تەنیا لەلایەنێک لەلایەنەکان ئیسtismار نا زۆر جار ئێمە قسە لەسەر ئەوە دەکەین ئایا دەنجی ئازادی ئاینی لە هەر ئاینێک ئەوەیە کە ئێمە وەکو حکومت بیخنچێنین یان ئەوە تەتەوەری پێ بکەین ئیسtismاری بکەین بە پێچەوانەوە بانەوەخان مەسەلەن ئێمە ئەو حیوارە بەردەوامە یعنی لە بینی هەموو ئاینەکان و ئەو وڵاتانەی دراوسێشمان ئێمە نامانەیە خوانە خواستە ببینە سەبەبی هیچ مەترسیەک بۆ هیچ وڵاتێکی دراوسێ تەنانەت بۆ ئەو وڵاتانی کە مەسەلەن کۆنتاکتی باشەریان لەگەڵمە ئەیە تەنانەت ڕۆژ ئاوایە وڵاتانی ئەمریکایە مەسەلەی پێکەوە ژیان مەسئلەیەکە کە لە پاڵ ئەوە چۆن ئێمە بتوانین لایەنە بزنزیەکە ڕەهەندە سیاسیەکە ڕەهەندە دیبلۆماسیەکە احتیمامی پێ بدەین تاکە شوێنێکین کاک دکتۆر لە بینی دوو کەوانە ئێمە لە هەرێمی کوردستان سلچی یاخود دیبلۆماسیەتی کللتوری ئاینیمان کردوتەوە تاکە منطقینە تاکە ناوچەینە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە احتیماممان بە کللتوری دیبلۆماسیەتی ئاینی داوە کەمە یەکێکە لە کارە هەرە گرنگەکانەوەی کاگتۆر باسی کرد ئەمە سوودمان لەو بابەتە وەرگرتووە کە کاتێککە تۆ ڕەوشی ئازادی ئاینی ڕەوشی پێکەوەژان باش دەکەی وڵاتان سیقەت پێ دەکەن سومعەتی کوردستان دەچێتە وڵات دەچێتە ئەو لایەنەی کە ئەمار دەکرێت لە کوردستان ئاوەدان دەکرێتەوە لە کوردستان لە زۆر ڕەهەندی ترەوە کوردستان پێش دەکەوێت بەڕێزەمیر عوسمان بەڕێوەبەری پێکەوە ژیان لە وەزارەتی ئەوقاف کە دیوانی پاشی بووی سەری ئێمەدایە ئاکسافخان چی تایە بۆ کاکە وەڵام من ئیرۆ گۆرانیەک بە سۆرانی دەبێژم سۆرانی دەڵێ دوای ئەو هەموو شەوە بە سۆرانی تو زاراوەکە مناجات سۆرانی دەڵێم کاکە کاکە پێکەوە ژیان شارەزان مە لە سۆرانی کاکە پێکەوەژیان کاکە بۆ تاسیر هەمووی تاسیر دەنا بەڵێ بەڵێ حتما يلا هەلبەست ئاوەفایی هەورامی تەخوێنین کاکە وەفایی هەورامی دەبێڵیم باشێ
ئەوایە ڕێ ئەوایە ڕێ ئەوایە ڕێگەی عاشقەوە جاری لچان جاری لچان بگرخم بگری بنا شوری دل و سوزی درون زوخاوی جرگ و موج خون شوری دل و سوزی درون زوخاوی جرگ و موج خون خوینی گشو فرمز کرون خوینی گشو فرمز کرون اوای ری اوای ری اوای ری گی عاشقایا اوای ری اوای ری اوای ری گل خۆش کاگە سەفقان شیاری وەفایی ئاوایە ڕێگەی عاشقان بەڵێ پێشتر بەجەتی ئەوایە ڕێگەی عاشقان زۆر باش بوو بەجەتی حیا بە ئاوازێکی تر گۆرەتی ئەتو بە ئاوازێکی جیاواز مستانە بێ ئەو عاشق دەبێ مەستانە بێ. هاانێ من نهل بژارتم هەنکی بەڵێ. بژارتن وەفاییە وفایی خۆش زۆر خۆش عاشقی حەزەتی ڕسوولیەکەم وە سەوسەر یەکێک لە ڕەمزەکانی خۆشەویستی خوا و تەسەوف و لە ناو کورد کە ئەها هەمیشە بە هەستێکی زۆر تایبەت لە بۆ ئیسلام و لە بۆ پێغەمبەر دووری خۆی لەسەر ئەو ئەو بێژە. مەلای جزیری زۆر 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 تشبیه دەبن مەلای جزیری و بێک وفایی یعنی نزیکی یەکن بەل نزیک چیەکتن وەفایی قوربان حافزی کووردە ئەگەر سەفقان
عجز نبي چونکە احتیمالە بێژی لا جززیری لا لا من سوراني لا سوراني دڵێ جزيري سوراني. جزيري ناب حافظي لا، لا. جزيري حركة يغورت لا لا من لا سوراني دڵێم لا سوراني أها. باسم بعدين زاني لا زوراوي سوراني حافظي كرده زانب مامۆستا ئەو مقارنە هەماهەنگی لە ناوبەر هەردوو هەلبەسوا من مقارنی هەر کەسەکەی هەر کەس خۆیتی. بتعما خۆ يعني خۆش بالراس هەر کەس كاك بتعما دكتور خۆش. امل لقال الشعر كاني بعد بلا حزتي وفاي بالروات يعني زۆر زۆر خۆش زۆر حزتي وفاي امن براستي يعني روح ودرونم يعني ارام دبي أنا شعر. كان- لەو ڕۆژەوە ڕۆیشتوە ئەوەشی ئەوە تورا ودڵێ شەوێک ئەبێ بۆمان بڵێ خۆ پەیام باش وەفایژی گوتی ها ولسرەوە تشتێکی بێژم ئاهنگ دکتۆر بلێفکردنام چاوبان و باش بوو بەڕاستی زۆر باش باش بوو؟ بوو دەست دەست خۆش خۆش بێ. بە سۆرانی بەڵام بەڵام ئەزانی چی ئەبووە کەمێک تەرکیزی بکردا بۆی لە وشەکان تێبگەی بەڵام تۆ خۆت زمانت وایە ئەمە شتێکی زۆر ئاساییە بەڵام بەڕاستی ئەداکردنەکەی زۆر جوان بوو. ئەفگاوا پێشی بێ خۆ مەنه ئاواز کرد ینی مە دۆ ئیرۆ چێکری مە بریار دام بە سۆرانی بێژە خلاص مەگوت باشە بەردەوام بەردەوام دەبین لەسەر بابەتە گرنگەکەی ئەو شۆمان کە بابەتی پێکەوە ژیانە دوو میوانی تایبەتمان هەن لەبەرەوەی سبەی جەژنی قیامەیە بەڕێز قەشە ئیشایە داوت فلیپ قەشەی کنیسەی مارگۆرگیسی ڕۆژهەڵاتیمان لەگەڵا و مامۆستا مرشیدیش مامۆستا مرشید عومەر ئەویش مامۆستای ئاینیە بەخێر بێن بەخێر بێن سەرچاو زۆر زۆر بەخێرات زۆر بەخێر بێن بەخێرات بەخێر بێن سەرچاو دەبێن بەریخرەم شۆ دەبێن بەریخ سەفر و بەریخرەم شۆ بە سوریانی نا عيد بريخة عيد بريخة. عيد بريخة هيدا بريخو لا بريخرم يعني عبارة بخير عبارة بخير مزاني بس جرجني فينا جاشت ادي الشو قبل الشو تام باش بسرياني رمش خطاوة بريخ رمشو رمش خطاوة بريخة رمش رمشو خطاوة. والله زور بخير بقشي شايا سرچاوة آخر روجي بل ججني قيامة سبي داخلي ججني قيامة دبينو سبيش آخر روجة بشو دس بشوكي سبيش محسوبة بس ببي بابلين سالنامي زايني استأمر لنا وروجكينا لبرو دلهم سبي يعني شو إيوارا دكا إيوا قداسي ججن تاني بله بله بشو دتواني بس يعني بيروز باي هاتني ججني قيامة بكي هيدا بريخو من لخا بشقان خا فرصة قنقاني قد تنبرخن تقيمتها لكل كرسيان كل دنيا وبريشايت كرسيان العراق وأقليم كردستان ما مستمر رجعاي تقول تخو عججنا بيروز ما تقول عيد مولود بريخو أو عيد الميلاد عيد ميلاد عيد بريخو بس لا عيد قيامة عيد قيام بريخو بله باش باشا لبروي أولا ناوج روجون سرتما بس ما هەندێک باسی شێوازی ڕۆژووی مەسیحیەت بکەین بۆی مسلمانەکانی زانیاری زیاتر وەربگرن لەسەر شێوازی ڕۆژوەکەتان ئەو پرسیارە زۆر مهمە بەڕاستی ڕۆژوو لە هەموو دیانەت الصوم والصوم الانقطاع عن الأكل والشرب لفترة محدودة أو بخوي ناف مسيحية سيجورت روجو هنا هندك روجو هنا بس الزفر ناخوي يعني بروبومي حيواناتي ناخوي أوي چوارشنبه وأيني الهمو صالة توقشتي ناخوي أو نوعك روجيان نوعك تريش هيا جوريك تريش هيا ك زومي ناخوي يعني من بروبومي حيواني ناخوي تشتدي همي خوي يعني منتجات نباتي بروبومي كشتقال همي دي خوي جوري سيام او جوري رجو راستقينا او كنت بروجي بي تشنا خوي حتى يعني هيك ناخذ لكي هتا كي او بخوي حتى ايوار ذكرن يعني سيما بونو من روجو اسلامي لبيان لنوجي بيانيه وبانجي بيانيه تاوكو بانجي مغرب لك كريستيان تونا قشي شاي دزاني كاك ادم لمسيحيه بهرا بتر تركيزي سر اوت كتكو
تو بۆچی پرۆژی بی نەک بله. دێ چاوە پرۆژی بی بله. ڕۆژی ڕۆژیە یعنی دێ پرۆژی بی تو چ ناخۆی ئەو بخۆی 12 ساعت یعنی تو پرۆژی بی تەمام لە هەموو دییان هەمی دیانەتە وا بزانم مەلا پتر زانیت وەختێ نەبی محەممەد پرسیارکە گوت جەماعەت پرسیارکە گوت ئەم چاوە ڕۆژی و بگرین گوتێ کە پێشەوە چاوەگرێتی هۆژی وەسا بگرن یعنی مەبەستا من ژێ ئەوە کول هەمی دیانەتە ڕۆژی و ڕۆژیە لازمە تو چ نەخۆی بە نەخۆی بەس وەچکی من گوتەتە تەرکیزەمە پتر ئەم احتیما پندێت دەین و ئەم بۆچی پرۆژیت بین نەک دێ چاوە پرۆژی بین ڕۆژی ڕۆژیە هەندێک 200 ساعتە هەندێک 80 ساعتە نوکەی بەهرە گەلک جهە 80 ساعتت گرن ینی شیوێ دۆخۆی هەتا ڕۆژە پشتینگی شیوێ هەندێکی هەتانی برەوە مامۆستا بەێ بانوخان هەردووتان مامۆستان بەڵام بەسمانەوەیە کە لە مەلا مرشید پرسیار بکەم قەشە ئیشای ئیشەڵڵا لە تۆش پرسیاری خۆم دەکەم لە ئیسلامدا فەلسفەی بە ڕۆژووبوون چۆنە وەک دەزانین لە ئاینەکانی دیکەش بە ڕۆژووبوون هەیە بێگومان فەلسفەی ڕۆژووبوون لە ئیسلامدا چییە چۆنە چۆن باسی قەدر و قیمەت و پیرۆزی ڕۆژوو دەکرێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين بشكي دس خوش بو أم درفتا البته روجي لدين إسلام دا ركنة أساسية لدين إسلام دا وكو نوجوايا وكو حدزوايا وكو زكاة وايا إما هر کەسێک لە مسلمانان ئەگەر ڕۆژوو لەسە فەرز بوو بە ڕۆژوو نەبی بەبێ هۆکار بێگومان گوناحکارە گوناحی دەگاتێ و هەروەها لە دینی ئیسلامدا باس لەوە کراوە بە ڕۆژووبوون فەرزە وەکو لە ئاینەکانی تریش کە فەرز بوو بەڵام شێوازی بە ڕۆژووبوونی ئیسلام جیاوازی هەیە لەگەر ئەوانی پێشخۆی ئێمە کاتەکەی مەحدودە دیاری کراوە لە ساڵ کاتەکەی دیارە کە مانجی ڕەمەزانە و لە کاتی بە ڕۆژووبوون لە پاشیوە دەست پێ دەکات هەتا مەلای مەغریب نابی هیچ بخۆت و هیچ بخۆتەوە ئەمەش دیارە و هەروەها لەسەر ئەوانەی کە پەکەوتەن ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کە مسافرن ئەوانەی ناتوان بە ڕۆژوو بن ڕۆژوو فەرز نییە لەسەر منداڵ فەرز نییە ئیلا دەبێ باشە مرشید ئێستێەوە هەردووکتان بەیەکەوە بە ڕۆژون بە هەندێک جیاوازی هەستان چییە کە لە دوو ئاینی جیاواز بەڵام هەردووکتان بۆ خوا بە ڕۆژون خاڵێکی یەک لە خاڵە هاوبەشەکەتان ئەوەیە کە هەردووکتان بە ڕۆژوو بۆ خوا ئێمە جیاوازەکەمان ئەوەیە لە مانجی ڕەمەزان خەڵک زیاتر بەرەو دینی ئیسلام دێ بەزەی و ڕەحم زیاد ئەبێ خێر و سەدەقات زیاد ئەبێ کێشە و مەشاکیل کەمتر ئەبیتەوە دەکەم هەستان چییە هەست کە بەیەکەوە بە ڕۆژون لە دوو ئاینی جیاواز ئەمە لە ڕووی خۆمانەوە باز دەکەم نازام هەستی بە ڕێزی چۆنە هەستمان زۆر خۆشە هەست بە لاینی تەندروستی ئەەکەین هەست بەوە ئەەکەین کەەوە هێز و قووەتمان پێبەخشی جارێکی تر ئیمانمان پێ نوێ ئەبیتەوە و هەست بەوە ئەەکەین کەەوە قووەتێکی ئیلاهی لە ناو جسماندا هەیە بتوانین لە پاشیەوە تا مەلای مەغریب هیچ نەخۆین و هیچ نەخۆینەوە ئەیکە ئەویش بە ڕۆژوە ئەو هەستێکی خۆشیانەکان ئێمە بەبەستمانە بەڵێ پێکەوە ژیان بێگومان وەکو باسمان کرد بە ڕۆژووبوون هەر هەبووانی پێشی ئیسلامی شەبووە بەڵام شێوازی بە ڕۆژووبوونەکە لەوانەیە ئەو بەڕێزانە جیاوازبی لە گەریمە بورە ینی کاتێک کە ئینسان کارێک دەکە هەست دەکە بەرامبەریشی هەمان کار دەکە ئەگەرچی ئاینەکەشی جیاوازە زیاتر هەست بە خۆشەویستی و لێک نزیک بوونەوە ناکە ئێمە وەکو مسلمان هەموو کاتێک سینەمان کراوە بووە لایەنی بەرامبەرمان خۆشویستووە ئەنی ویستومانە پێکەوە بژین ینی نەرمونیانی لە ناودینی ئیسلامدا هەموو کاتێکێ نەک ئیلە لە ناو مانجی ڕەمەزانی نەک بەسترابیتەوە بە کاتێکیان بە مانگێکیان بە زۆر فەرزێکەوە کەشە ئیشایەت و هەستت چییە شتێکی سروشتیە کە دوو دیانەت پێک بە ڕۆژی بگرن شلایەکی دی زۆر خۆشە ینی زۆر ڕەحەت بی زۆر خۆشە کە دوو دیانەت پێک بە ڕۆژی بگرن یان سێندا بەلکی مەثەلەن نوکە جەژنی ئێزدیاشی بکەویتە ناو ینی ڕۆژێت ئێزدیا بکەویتە ناو جەژنێ
روجة رمضان بس تشتكي فرق هيا بيني يعني روش هر ديانتك دفما يعني فرز نينا الإسلام وابزانم يعني فرزة يعني روجي فرزة دفما فرزين أفتشتك كنتو فرز كي يعني أجر درس بيجين هاي إجبار كي مقابل خكو تشتكي بكد بلكي تدا ناجح نبيت يعني حتى حدك بس وقت تو بهلي يعني أو مخير بيت يعني بحس يعني حزياخو رجع بقول بلكي يعني سركوتو تربيت لروجافاي كردستاني شخوا جيراني مهن سوريان أرمن إجا حرجاريم أو دقديت ما تقولن بشلومو بشينو بيوم وحاثو مفروسيدا بروداو مثلا دبيجن بخير هاتنا وعندكن يعني حرس به ما شافر تقول إجاري دي ججنات جي ما أبتني ندشتن سبها ججني زوج أمرادون ما تقول إيرو ججنا مسيحياي خريستياناي جيراني من أم درون وقت ججنا جيراني خوا ججنا باش رمضاني يا ججنا حجيام درجات بيجن أم دشون ججنا جيراني خوي إيه مسيحي جي الفيدر الهريمة كردستاني يقولوا جيران تين دشن جموه أو هيك دلونا برين بين ما بحث كده راستي ججنا جداي قبونه يعني يسير صالة زور يعني من زور برادر هنا من زور هوال هنا يعني مسجات فريكان ثينا عيد تلفونا بيروس كان بس بداخوة يعني ججنا رابون يعني ججنا قيامت كما نازانم مسألة شيء بكي كورونا هي عمول كورونا لا أو نية بس وابزان من القرآن بيروز هاتيكو أو المسيح لم يصلب شبه له ولم لبر اوي يعني وابزان جبل بسيار لما مصطفى كاين چونكي هيك اگر ججن مسيحي بيروز بلكي مناقضه من حظك بس تشتكي بالبيجم يعني بلكي الهموديانة الإسلام المسيحية سيركنت أساسي لنا في رجوبون هيا تشتي أساسي بريكو بهنا أفسي خالة يعني مروف إنسان جارك بهت جوهرين يعني روجت رجوبون لازم بهت جوهر يعني برو باشية سيركنت أساسي هناك الصوم والصلاة والصدقة أو ستشتا لازم حبيت الهمي الرجوبونة المسيحية صوم تيال توخو تقديس كي توخو بيروس كي توخو باقش كي داخل خو تو ساعات للرجل وبالرجون بله يعني ندود جناب الناس فرمو كم ساعات بالرجون للرجال دوز دا ينهاج دا باسي كرت دوز من بحث كرت ويدي الصلاة وقت تو نویجا بکی تو دقل خدای عتاخب يعني پیمان دیت دقل خدای عتوش خدای دير نبي وهلبت صدقة جي تشتكي بيروز الدف رب العالمين تو صدقة بكي أفسي تشتا لازمها هبيت الرجوبون ما مستمرشد لعين إسلام دا درستا مسلمانان بيروز وعيد ججن لو أنا بكن كعينيان جیاوازا يعني بون منا سنزار برسيال لمن دكري دلين أو ججني قيامي أو ججني يزيديان سر صالة دكري من بيروز باي بتلفون بمسج ببوستج فيسبوك بيروز بايان لي بكا زاني چونا لإسلام دا إما هندشتي برين تواكري يكتريمان هيا وكو يكمان هيا بون مولا لججني دايك بوني حضرة عيسى إما ببيغمبري خومان دزانين واتا وكو بيغمبركاني تر وكو حضرة محمد صلى الله عليه وسلم حضرتي مسيحي بيغمبر حضرتي مسيح بيغمبري إيمشا كواتا كاتك لدايق أبي إيمش دل خوشين بيروز بايان لدكين بدل نيايوة بجاري بونكانشان دكين بلام لوانيه هندك لو جيجناني كوالنا وديانتكانية تناقض هبي لقى نص كاني إما دقة كاني قرآن لون منا أو بر الزباسي حضرتي مسيحي كركوا لقرآن دائما باورمان وايا كنمردوا صلب نكراوا كواتا اگر امن ججنه بيروزانه لو برزي بكم على اساس حضرتي مسيح مردو وزاره شي زندو بيتوا شرعيه دانا بويك زنابي وخلاف قران الشا كواتا ما خلاف قران يعني بقول لك شرعيه دانا ايه بيروز باي كردن لزجن شرعيه دانا بوا يعني كسر ججنه كوانا كوتشيبي لك قران كدكتور كناكو تشيبي من هاتوان من سوك آينا كم رقم بينادا من بيبرين بيرو سوك شرع الدانا با عقيدي وي كوا لواني تناقض هبي لقديمي برسيارك اويا همو بيروز بايك
یەکسانە بە شەرعیەتدان یان مرۆڤێک مناسبەیەکی هەیە بەنیەتێکەوانێ مناسبەت جیاوازە لەگەڵ مامۆستاشی دینی کەسێک بۆ نمونە جەژنی لە دایکبوونی هەیە مێژوەکەی غەڵەتەیان غەڵەت نییە کاتی خۆی لە تەسکەری غەڵەت نووسرایان نە ئەم کەسا لەم ڕۆژە لەم بەروارە یادی لە دایکبوونی خۆی دەکاتەوە تو پیرۆزبایی لێ دەکەی مانای وایە ئەتوش تەصدیقی ئەوە دەکەی کەوا بەڵێ لەم ڕۆژە لە دایک بووە یان شتێکی ژیانە بابەتێکە پەیوەستی بە ژیانەوە هەیە بابەتێک نییە پەیوەست بە عەقیدەوە دکتۆریان پرسیارێکی تر هەر نزیک لەسەر پرسیارەکەی تۆ بۆ نمونە من دراوسەیەکم هەیە دراوسەکەم مەسیحە جەژنی قیامەیان هەیە من و دراوسەکەم زۆر نزیکی لەیەکەوە بەردەوام هەموو شۆمان هەیە ئەگەر من لەو ڕۆژەیە پیرۆزبایی لێ نەکەم سوور دەزانم کە دراوسەکەم دڵی لە من دەڕەنجێ و دەزانین ئەرکی دراوسەتیش لە ئیسلامدا چۆنە ئەگەر من پیرۆزبایی لێ بکەم من گوناحبار دەبم من خلافی قورئانم کردووە نا ئەخر زانیت چۆنە شێوازی پیرۆزباییکردنەکە بۆ نمونەکە ئەو بەڕێزانە دەرێن جێژنە دەبێ ئەمن پێی برێم جێژنی چ پیرۆزبی ئەمای خاڵی دۆم ئەگە برێم مەسەلەن بەخۆشیتان بێیانەوە تا هەموو ساڵێکتان هەر جێژن بێ ینی ئەمەش خلافی لەسەر لەنای عولەمانی ئیسلام بەڵام بە هەر حاڵ ئەمە دەبووتە کێشەیەک لە نێوان مسلمانان و مەسیحی پرسیاری لە مامۆستا بکەم هێوا ینی بۆ جەژنی ڕەمەزان ینی مەسیحیەت جەژنی ڕەمەزان پیرۆزباییمان لێ دەکەین بۆ جەژنی قوربان دەکەن هەردوو بۆ مەولودی حەزەتی ڕەسوولی یەکەم صلی الله علیه و سلم دەکەن من بەخۆی ڕۆیشتمە جارێکی دعوت کرد مەلا ئەحمەد ڕۆیشتمە مەولود و بزانام لەسەر قەڵاتیش دەنابێت بەشداریت کردی کە لێرە نابەس لەکن تەرمینال مەلا ئەحمەدی داوام کردیە لەو لەسەر خەڵات وەبزانام بەڕێز مەتران بەشار بەشداری کردووە لێرە زۆر پرسیارەکە ئەوەیە قەشە ئیشا لە هەردووکتان ئایا بابەتی پیرۆزباییکردن لە یەک لە جەژن بابەتێکە ینی وەک مامەڵەی ژیان سیر دەکرێت یان وەک عەقیدەش سیر دەکرێت ما پێمان بەڕای من لە مەسیحیەت دەڵێم تۆ وەک ژیان یعنی معاملە لەگەر دەکرێت وەک ژیان نەک وەک عەقیدە ئێمە زۆر جار دەڵێن قبولکردن یەکتر بەڵێ لازمە ئەمن ئەتۆ قبول کەم وەکی خۆت نەوەکی چۆم ئەمن حەزم لایە وەکی خۆت ئەمن جەژنی ڕابوون قیامەت هەیە و هەموو تەخس و ڕێز و ئەو پێنجی ڕۆژە ئەمە بڕۆژیت بین و ئەم جەژنە قیامەت بکەین ئەنی ئەوە عەقیدە منە بەس ئەگەر تو پیرۆزبایل من بکە ئەوە نەعەقیدە ژیانە ئەوە ژیانە مامەڵەی ڕۆژانە بەڵێ معاملەی ڕۆژانە معاملەی پەیوەندی کۆمەڵایەتیە ئەو تشان وا بزانم بەڕای من دوورە لە عەقیدە مامۆستا مرشید بەڵێ من پێم وایە هەموو ئەو جێژنە هەموو ئەو دیانەتانەی کەوا لە کوردستان هەنە مەسەلەن یەزیدیەکە کەیە بەهائیە زەردەشتیە هەرێک لەو دیانەتانە زۆر جێژنیان هەیە بەتایبەتی یەزیدیەکان هەندێک لەو جێژنانە لەوانەیە لەگەر بیر و باوەڕیمە لەگەر عەقیدەی بە چونکە ئێمە وەکو موسڵمان هەر جێژنێکمان هەیە بە عەقیدەوە دەیکەین ئێمە دوو جێژنمان هەیە ڕەمەزان و قوربان لە دینی مە جێژنە ئاینە ئینجا لەلای ئەو برایانە کەوا بەکو ژیان سەیر ئەکرێ احتیمالە جێژنی وان لەلای ئێمە عەقیدەبی بۆ نمونە لەلای ئێمە مانەوەی حەزرەتی مەسیح بە زیندوی عەقیدەیە لەلای ئێمە هەر کەسێک برێ مەسیح سەڵب کرایە یانەوە تا لەگەڵ ڕێز حورمەتم لۆ بیر و ڕای جەنابتان طبعاً بەڵام لەلای ئێمە عەقیدەیە ئەمن کاتێکە مامۆستا بەس بوو بۆری یەک تەوزیح وە بزانم شتەکەەوە خۆی نەگەیشت ئەوەی ناوەرۆ چێستەکە ئەو پیرۆزبایی لە مەولود دەکا مەولود یعنی چی لە دایکبوونی پێغەمبەر پیرۆزبایی ئیسلام لە دایکبوونی حەزرەتی مەسیح دەکەین ئەو پیرۆزباییەکە دەکا سەیری لایەنە عەقیدیەکە ناکا ئەو وەکو ژیان پیرۆزبایی دەکا لەناو موسڵمانانیش خەڵکانێک هەیە دەڵێن دروست نییە عەقیدەیە خەڵکانت شێ دەڵێن ئەم بابەتە پەیوەستی بە عەقیدەوە نی ئەمە معاملەیە معاملە یعنی ئەو باوەڕەکەی هەر شتێکە کە من پیرۆزبایی لێ دەکەم بابەتەکە پەیوەستە بە معاملەی ژیانی ڕۆژانەمان من سەیری عەقیدەی ناکەم داخۆ عەقیدەی ئەو چییە نازانم اینجا لەسەر ئەوە بێگومان مسلمانانش حتا زانایەکانی ئەوانەی متەئەخیرن وەکو دکتۆری یوسف قەرەزایی وەکو
بەڕێز دکتۆر علی جومعا ئەوانەی دیکەش بن بەیە بەڵێ بەڵێ ئەمانە ڕێیان هەیەکەوە مەسەلەن بەهۆی ئەوەی کە ئێمە تێکهەڵاویمان هەیە مەسەلەن جیران و دراوسەیە فەرمانبەرە لە دائیرەیانەوە تا یەکێک لە مسلمانان ژنێکی مەسیحی هەیە ناکرێت تو لە ماڵەوە لە گەری بژی و لە هەمان کاتدا بۆنەیەکی هەبی پیرۆزبایێ نەکەی ئەمانە ڕێیان هەیە بەڵام وەکو عمومی عولەمایان کە دەرێوە ئەگەر بێتەوە سەر ئاین بە جائزی نازان بەڵام ئێمە وەکو کورد ملەتی کورد حەزەکەم ئەو نقطەی ئیشارە پێ بدەم ئەو زۆرە شتە لاوەچیانە قەت نەبوویتە کێشە لە ناو ئێمە و برا مەسیحیەکان و ئەو ئاینەکانی تریش کێشەی ئەوەندە گەورە نەبووە ئێمە نەکەێنە کێشە بۆ ڕاستی ئەسڵان کێشە نەبووە وا حەسەکەم ئیشارە بە یەک شت بدەم ئەو ئاوارانەی ئەو ئاوارە بە ڕێزانەی کەوا لە مووسڵ هاتنە هەولێر ئێمە دەرگای مزگەفتەکانمان کردەوە ئەنی مالەکانمان ئامادە بوو لەوەی هەموو بێنە ناو مزگەفتەکان شوێنە ئاینەکانی ئێمە ئەگەر شوێن نەماوایە ئێمە ئەو جۆرە سۆزەمان هەیە ئەنی باش ئانا دە ئیسلامێ دێ دە قورعانێ دە نەسێ قورعانێ یانژی دە حەدیثێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دێ بەحسا مفاسەلەی چاوە هاتی کردن چۆن یعنی یعنی لە نەسی قورعان پێکەوە ژیان لە قورعان چۆن باس کراوە ئیسلام چ گرنگی بە پێکەوە ژیان داوە پێکەوە ژیانی حەزەتی ڕەسوولی یەکەم سەڵسەلام لەگەڵ ئەدیانان دیگە چۆن بووە تەماشا دەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم بووە حەزەتی پێغەمبەر کە هاتە مەدینەی دەستوری مەدینەی دانا کە لە 12 خاڵ پێکاتوە 4 خاڵی یەکەمی باسی پێکەوە ژیان دەکە لەگەر یەهودی کەوا برێن تونترین دوژمناتی پێغەمبەریان دەکە صلی الله علیه و سلم لە خاصەمەکە ئەوە ئەدیانەکانی تر باش ئەسقالە مخاسەمێت کە من و تیجاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەرباس بووی گوتی مەسەلەن فلان ئاینێ ڕفیان ئۆلێرە نەئاخذن قوت بکن تێکلیە نەکەن شتیوان نەبووە خۆ دوور بکەن ئەشتیوانە نەبووە تەماشاکە ئەو هەموو کەنیسانە ئەو هەموو شوێنە ئاینیانەی کەماوە لە سەردەمی ئیسلامەوە هەتا ئێستا لا یەزال بەڵگەی لەسەرەوەی کەوا ئیسلام دیفاعی لەوانە کردووە ئیسلام نەیهێشتووە ئەو هەموو برێن غەزەواتەی کە هاتووتە ناو دایرەی ئیسلام دەوڵەتی ئیسلام بیان ڕوخێنیان لە ناویان ببە بەڵگەی لەسەر ئەوەی بوونی ئەو بەڕێزە ئەلێرە چەندین ساڵە باب و باپیرانی بوون لەسەر بەڵگەی لەسەرەوەی کە ئیسلام دیفاعی نەکرد لە ئیسلام لەوانیش کردووە جای مامۆستا ئەتوانین لەو ئەو باسی حەزەتی ڕەسوولی یەکەم سەڵ سەلەم کە ئەو یەهودیەکە بوو کە کوڕەکەی ناخۆش بوو عرضی پێغەمبەری ناخۆش سەڵ سەلەم یا رەسوول الله فلان کەس کوڕەکەی دەمی مەوتە خەریکە سەکەراتی مەوتە جا پێغەمبەری خوا سەڵ سەلەم چووە بۆ عیادەتی ئەو یەهودیە و وتی ئەمن داوای شفات بوو دەخوازم و لە ئاخرین لەحزە کوڕی ئەو یەهودیە ئیمانی بەخواوە پێغەمبەری خوا هێنا لە ئاخرین لەحزە ینی ئیمانی هێنا و جواب بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم حتا یەکێکی جوولەکە ئافرەتێکی جوولەکە داواتی پێغەمبەری کرد پێغەمبەر بە دڵێکی صافی وە چۆوێندەری پاشان کە ژەر خواردیش کرا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەلەماری ئەو جوولەکەی پێغەمبەر کەسێکی لێبوردەیی بووە ئەنی عەفوی کرد حتا یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەفیە یەهودی بوو کە مسلمان بوو خێزانی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم چیرۆکێشتر بێژم وڵۆ سەرپێهاتێ مسلمان ئەرچێ بوون یعنی وڵۆ دەبێژن دەبێ هەگەر مرۆڤێ مسلمان تعدەیەل یەکی مسلمان بکێ خۆ جارێکی گونەهبار دەبێ هەگەر لەکی مەسیحی بکە دو جارە گونەهبار دەبێ جارێکێ بەرگ و جیران بوو وەک ئینسان و جارێکێژی ژبەر تعدە و سمعەتە ئیسلامی خەرات کە دەماگێ دهێل ئەو کەسێ هانێ بچعوێکی دل ئیسلامی بنەڕێ نظام تو دەبێت چێ هەگەر ئینسان مسلمان تعدەل یەکی مسلمان بک وەکل یەکی خرستیان بکە ما دقي حديث بيغمبر صلى الله عليه وسلم دفر من آذى ذميا فقد آذاني هركسي أزيتي ضمي أو يكوا لأنه دايري إسلام روح وجان ومال ومندال وثروة وصاماني باريز راوبو أجر حكم إسلام هبو دفعت كم إذا جزيت كباش داري هندق لا واجبات كاني ناكل وكود زياد وتسونا دروا أو لو خوي لسر مال ومندال يخو كصابت يخويبو إسلام دفاعي لوي ذكر لسرايا واش بيغمر صلى الله عليه وسلم دفر من هركس أزيتي يكك لو أنا بدأ وكو أواك أزيتي مني دعوة يعني أم مروفاتي أم إنسانيته لتديانتك هي من بس ما دتواني أول شيء يعني باسي أول شيء كم أو أصحابي بيغمر صلى الله عليه وسلم للمدينة شون بو هذا شيء حبشة يعني بو هيج هيج شيء ويك رازي نبوك أو أصحابي بيغمر صلى الله عليه وسلم تحرر لي كفاري المدينة بدأ لا أو دورة باشي الإسلام ده هما هنجي هوا
مثلا ئەوکو جەنابەت باسی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەی ناردە لە حەبەشەی مەلیکی حەبەشە أبرهة أبوها پاراستی نەبڕەهە نەبوو نه پادشاه حبشم نەجاشی بوو نەجاشیم بەڵام لێرەدا معنەیەوە نییە کەوا ئیسلام هەموو شتی خۆی تەسلیمی لایەنێ کردبی ئیسلام دایرێکی دکتۆر بیرمان چوو کە بابەتەکە پرسیارەکەشە من ئیشارە مەبەستمە- بکەین بزانین ئەجۆئەکە ئێرەی پێچۆنە بەر ئەمە مهمە بەس بەر لەوە من مەبەستمە بزانم لە دەقەکانی پەیمانی نوێ حەزرەتی مەسیح چۆن باسی پێکەوە ژیان و قبولکردنی ئەوانەی کردیە کە ئاینیان جیاوازە ئەو بەخۆی مەسیحەت لێرە لە ڕۆژی ئاوا لە هەموو جێگا مەسیحەت تعامل لەگەڵ خەڵکێک دەکات وەک مرۆڤ ئەوی دیکەش هەر یەکی دیانەتی خۆی هەیە و بیر و ڕای و عقیدەی خۆی هەیە تعامل مەسیحەت تعامل لەگەڵ خەڵکێک دەکات وەک مرۆڤ لە پەیامی نوێ هاتیە یەک ڕستە دەڵێم ئەحبب قەریبەکە کە نەفسەکە حەش جیرانە بخە وەکی خۆ جیرانێتە چ بیت نەگوتی ئەوە مسڵمان بیت یەزیدی بیت جوو بیت چ بیت حەش جیران بخە وەک خۆ یعنی چاوە مرۆڤ حەش خۆ بکەێت وەسە حەش جیرانە خۆ بکەێت اینجا نەک ئەوە لە ئینجیلدا من خوێندومەتەوە دەڵێ حەزرەتی مەسیح ئەحیبوا ئەعداءەکم باریکوا لاعینیکم وانە یعنی تۆ دژمنی شتبی لە سەنگەری لێگرتووە تو دەبێ خۆشت بوێ من لطمك على خدك الأيمن فارد له الآخر يعني زور شتي هيا لمسيحيات كزور لبردي وتعامل لقى الخلق كتير زور بواضحي لإنجيلي كورسات وكي ضلي أحبوا أعدائكم بله ئەمانە چەند بەرجەستە بووە لەناو مەسیحیەکانی کوردستان و مسلمانەکانی کوردستان مامۆستا مرشد بە تایبەتتر ئێمە لە بۆنە ئاینیەکان و مەراسیمە ئاینیەکان بەگشتی وەکو دەرفەتێکی زێڕین ئەژمار دەکرێن بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی و ئاشتی کۆمەڵایەتی ئایا لە کوردستان بۆنە ئاینیەکان وەکو پێویست سوودیان لێوەرگیراوە لە نێوان هەردوو ئایندا بۆ ئەوەی ئەم پەیوەندیەی کە هەیە کە لەگەڵ بەڕێز ئەمیر عوسمان باسمان کە ڕەگ و ڕیشەی مێژووی دووری هەیە درێژە پێ بدەین ڕۆڵی ئێوە مامۆسایان و قەشەکان چیە لەمەوە بەڕێز قەشەی شار ڕۆلی ئێمە هەرچی هاتیە لە ئەنجیلی فێرس ئەو بە خەڵکێک دەگەیێنین يعني ئاشتی بە خەڵکێک دەگەین پەیامی ئاشتی پەیامی لێبوردەیی پەیامی قبولکردنی یەکتر وەکی دەڵێ ئەحبەب قەریبەکە کە نەفسەک بارك ئەعداءەک زۆر شتی ترە هەیە ئەو پەیامە بە خەڵکێک دەگەێنن و تا ڕادەیەک خەڵکێک ینی پێگیری بە پەیامی ئاینی دەکات چونکە خەڵکی ئێمە کۆمەلگای ئێمە زۆری متەدەینە ینی چی پیاوانی ئاینی چی بڵێن پێگیری پێ دەکەن ئێوە لە مەوعیزەکانتان لە ڕۆژان یەکشەم بە تایبەتتر و بە تایبەتتر لە قەداسەکانی جژنی قیامە و کریسمس جەخت لەسەر ئەمە دەکەنەوە کە ئەمە بۆنەیەکە گرنگە ئێوە بیخۆزنەوە بۆ زیاتر تێکەڵاو بوون لەگەڵ پێکاتە ئاینەکانی دیکە زۆر لە هەموو ڕۆژانی یەکشەم و زیاتر لە ڕۆژانی جەژن زۆر تەکید لەو پەیامانە دەکەین پەیامی ئاشتی پەیامی لێبوردەی پەیامی سەلام وەک بڵێن زۆر تەکیدی لێ دەکەین و ئێستا هیچ شتێکی شاراوە نییە ئێستا هەموو شت لە تلڤیزیۆن دەردەچێت و خیتاباتی ئێمە زۆر ینی بۆ وازحی لۆ خەڵکێک دەگەیت ڕۆڵی مامۆسایانی ئاینی ئیسلام کە لە کوردستاندا هەمیشە ڕۆڵێکی زۆر باشیان بینیوە لە پاراستنی پێکەوە ژیان لە پاراستنی کەمینەکان بە تایبەتتر ئەم ڕۆڵە چەند جەختی لەسەر دەکەنەوە بەردەوام بە تایبەتتر لە ڕێوڕسمەکان لە مناسبەکان بۆ ئەوەی وەکو دەرفەتێکی زێڕین تەماشای بکرێ بۆ پتەوکردنی ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستان ئێمە وەکو مامۆستانی ئاینی بە شایەدی غەیری خۆمان کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی دوور و درێژی هەیە کەوا ئەو پێکەوە ژیانێک کە لە کوردستان هەیە لە هەرێمی کوردستانی جیاواز لەگەر شوێنەکانی تر لە عێراق مامۆستایانی ئاینی دەورێکی باڵایان تێدا بینیوە مامۆستایانی ئاینی بووینە و توانیوتیان بناغەی پێکەوە ژیان لە کوردستاندا بنیاد بنێم و هەروەها
2013 کە من میێوانی کۆنسوڵی ئەمریکا ئەلێکس ئەسکەندەر و کۆنسوڵی ئێرە بوو یەکەم پرسیاری لەمە کرد لە من کرد وتیم ئەو پێکەوەژانی ئێستا لە کوردستانەیە دەستان خۆشبی ئێوەی وەکو مامۆستانی ئاینی دەورێکی باڵاتان ئێمە ئاگادارین ئەمە زۆر گرینگە حەزەکەم بەڵام یەک شت هەیە حەزەکەم ئەو خاڵەش باسکەم کە ئەتوان دەرچین لە کوردستان پێکەوەژان بەتەنێ بە یەک کەس ناکرێ بەیەک لایەن ناکرێ بەیەک ئاین ناکرێ ئەم لێرە برێمە ڕێزم لێ بگرە پێکەوە با بژین بەڵام لە هەمان کاتیشدا ئەتو بەرامبەر بنوان نەبی بۆ نمونە کەمترین نمونە کە دینمەوە ئێمە لێرە ئەو پڕی ڕێز و حڕمەتمان هەیە لە هەموو دیانەتەکان بەڵام ئاوارەکانمان کە دەست نەدەرەوە معاملەیەکی خراپیان لەگە دەکرێت دەرێت ئامزانە و مسلمانن نارێنەوە لە چێ مەبەستم لۆ نمونە ئەوانەی کە لە بیلاڕوسیانە کە چەند لە مێژە لەوێنە کە مسلمانن نایڵن تێپەڕن بەڵام شەڕی ئوکرانیات بینی کەەوە هەموو ئەوروپا سینەی کردەوە بەس ئایا بەنو منە لە بیلاڕوسیا لەسەر سنوور کە مامەڵە کراوە بابەتەکە یاسایی و سیاسیە یان ئاینی مامۆستا مرشی تاوەکۆت و گلەیی بکەی لەمە یەک شت هەیە ئەوان معاملەیان لەگەرەوەی کرد وتیانەوانە برای ئێمەە مەسیحینە لە ئوکرانیا هاتینە دەرکیان لۆ کردنەوە بەڵام لەوێن درێ قەیناکە باس سیاسیبی با مەوزوعەکە برین ئابووریبی بەڵام ئینسانیت لەکوێ بەڵام خۆ لە ئەوروپاش لە ئەڵمانیا لە فەرەنسا دەرگایان کردوتەوە بۆ نەکەل خەڵکی کورد بگرە سووری لەو ڕووداوانەی کە ڕوویدا لەو ناوچەیە لێرە باز ناکەی بابەتەکە زیاتر سیاسیە نەکایی چەند خەڵکێک لە دەریا ڕزگار دەکەن وانە بەڵام چەند کەسێکش چەندین کەسش لە دەریا نەقۆم بوو بەس ئەمە بابەتێکی یاسایی و سیاسیە یان ئاینیە مامۆستا مرشید ئەتوو ئۆباڵەکە دەخێ سەر ئاین هەستناکی ئەمە حەز دەکەم قسەی دڵت بکەم بێگومان قسەی دڵی دەکەن خاص باش ئێمە لێرە شەڕک شەڕک دروست بوو کە شەڕی مەسەلەن داعشە خەڵک ڕای کرد هەم شەڕەکە سیاسی بوو هەم ئاینیش بوو بەڵام کە ئینسانێک هاتە ماڵی تو لە دەرکایدا تو لی ناپرسی ئایا تو لەبەر سیاست هەڵاتیان لەبەر ئاینەراتی دەبی دەرکای لێ بکەیەوە ئاوارەکانی مووسڵێکە هاتنە هەرێمی کوردستان ئایا ئێمە پرسیارمان لێکردن ئێوە بۆ ڕاتان کردووە نەکە لە مستاکی ئەمانە سیاسی خۆ ئێستا ئۆکرانیا و رووسیا دژی یەک شەڕ دەکەن خۆ کەسیان مسلمان نین بڵێ ئاینیان جیاوازەوە نیە بەڵام شەڕیش دەکەن بابەتەکە سیاسیە ئەدی ئینسانیت ئینسانە لەکوێ ئەینا من و تو ئینسانی حەقمان لەگەر یەکتری نییە ئەمەش گرنگە بەڵام لە هەمان کاتدا ئێمە دەبێت ورد بین لەوەیکەوە ئەوەمان لەبەر چاو بیکە کۆمەلگەی نێودەوڵەتی هاوکاری کوردستانی کرد لە شەڕی دژی پێشمەرگە ببوورە دژی داعشوە نیە ئەوان کە هاوکاری پێشمەرگەیان کرد خۆ بەشێکی زۆریان ئەو وڵاتانە مەسیحی بوون وەنیە ببوورە دکتۆر جان ئێمە مەحامی نەڕوسیای نە ئوکراین حتمما من بەسما بڵێم بابەتێکە سیاسیە نەکڕنگدانەوەی دینی حەزەکەم بڵێم ئەو شتە کە قەوماوە لەوێ دەتوانیت رووسیا دەتوانێت بە یەک ڕۆژ لەسەر خەریتە لابەت ئوکرانیا لۆ ئەو هادرێژ بوو یعنی حەز ناکەن مەدەنیەکان بکوژن حەزیەکەن ئەو لەبەر مەوضوعێکی سیاسی ئەو طبیعیە کە ئەو دەوڵەتە نەچیتە ناو ناتۆ بەس بزانە رووسیا چەند قویە چەند یعنی قوتێکی زلهێزی دنیاە بەس ئەوە چەندە لەگەل ئوکرانیا زۆر بە یەواشی بەڕێوە دەچێت چونکە حەز ناکەت مەدەنیەکانی لێرەیە ئینسانیەت ئەمە ئینسانیت لێرە زۆر سپاس قەشە ئیشا داوت فلیپ قەشە کەنیسەی مارگۆرگیسی ڕۆژهەڵاتی لە شاری هەولێر مامۆستای ئاینی کە ئەم شەو لەگەڵ ئێمە بوون و وەڵامی پرسیارەکانی ئێمەتان بەس وەڵام بان و پرسیارێکی ئەجۆکە ئێرت پێ چۆنە جەوەکەی ئێرت پێ چۆنە زۆر باش بە تایبەتر ئێوە لە کەنیسە باوڵین میوزیک بەکاردێنن لە ڕێسم ئاینەکان ئێمەش میوزیک میوزیکی ئاینیمان هێوە بەڕێزان بەرنامەکەمان تەماشا دەکەن جەوێکی زۆری مفرح بەرنامەکەی پاشی تەماشا دەکەن نا من یەکی شەوە جیاوازە بەرنامەکەی تەماشا دەکەن بێگومان
من بخۆی لە زۆر حەزم کرد ساعت 11 دەخەوم ینی ئەو تەبیعەتی منە زۆر زۆر شبات خۆش سپاس کە خلەوەر لەگەڵ ئێمە تا ئێرە هاتی سپاس کەمیوانی ئێستا چیمان هەیە والله شعری حەزەتی حافظ شیرازی حافظی شیرازی دەست ئەس هەلب نەدارم تا کام من بەرە دکتۆر چی ئەڵی پێت خۆشە حافظی ئەی چۆن شیرازی حافظ ڕەمزێکی گەورەی تەسەوفی دنیاە دەرچووە لە ناوچەیەک و لە نەتەوەیەک با کەمالە یا. الله الله يا الله حسبي ربي جل الله 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 يا الله حسبي ربي جل الله ندارم جست خدایی لا إله إلا الله ندارم جست پناهی لا إله إلا الله الله ندارم تا کام من برایت یا تن رسد به جانان یا جان ز تن برایت یا تن رسد به جانان یا جان ز تن برایت بگشای تربتم را بعد از وفا تو بنگر بگشای تربتم را بعد از وفا تو بنگر که آتش درونم رود از کفن برایت که آتش درونم رود از کفن برایت الله الله یا الله حسبی ربی جل الله 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 یا الله حسبی ربی جل الله ندارم جز تو خدایی لا اله الا الله ندارم جز تو پناهی لا اله الا الله طلب ندارم تا کام من برایت یا تن رسد به جانان یا جان ز تن برایت یا تن رسد به جانان یا جان ز تن برایت بنمای رخ که خلقی والش من دو حیران بنمای رخ که خلقی والش من دو حیران بگشای لب که فریاد از مرد و زن برایت بگشای لب که فریاد از مرد و زن برایت الله الله یا الله حسبی ربی جل الله 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 یا الله حسبی ربی جل الله ندارم جز تو خدایی لا اله الا الله ندارم جز تو پناهی لا اله الا الله بژی دەنگ زۆر خۆش باش دەست خۆش بێت دەست خۆش و دەنگ خۆش دەست خۆش و دەنگ خۆش کاک پێیان زۆر سپاسی وەش دەکەم ئەوەی ئەم شەو تێبینیمان کرد سەفقان بە شێوەزاری سۆرانی بەرهەمێکی پێشکەش کردی و پەیامیش کاک پەیامیش بە شارێکی فارسی پێشکەش باسی پێکەوە ژیانمان بێگومان کاکە هونەرمەند پێکۆژیان لەگەڵوان خۆشە هەنەرمەند مولکی هەمووانە لەبەرەوە دەبێ حیسابی ئەوە بکە کە سوود لە هەمووان وەربگری و باسی هەمووانیش بکە
وئینشاءله ئیسەچە باسی پێشمەرگەی مناجات دەکەن ئیرۆ ئێستا جارێک سوپرازە نایژم نابێت بەس ئاماژە بە خاڵەکەکەن ئەوانەی کە دەنگ ناهێنن واتای ئەوە نییە کە دەنگیان ناخۆشە بەڕاستی هەیە دەنگی زۆر زۆر خۆشە بەڵام ئەوە دەنگدانە هاوڵاتیان دەنگ دەدەنە تۆڕە کۆمەڵاتیەکان بەڕاستی ئێمەش بۆیە کردومانەتە تۆڕە کۆمەڵاتیەکان بۆ ئەوەی لایەنگرێکی زۆری پێوە دیار بێ و خەڵک خۆی هەڵبژێرەری دەنگی ئەوان بێت ئەجا بەڕاستی مانای ئەوە نییە کە دەنگیان ناخۆشە بەڕاستی لاوانەیە کە سیتیا بێ زۆر خۆشەویست بێ لای خەڵک دەنگی زۆر خۆش بێ بەڵام بەڕاستی لە دەنگدانەکەدا ژمارەی دەنگەکانەکەم یان بان و ڕەنگە هەوادارەکانیان بۆ نمونە لەو ڕۆژەی کە بەرهەمەکەی پێشکراوە زۆر گرنگە لای خۆیان شێری بکەن چکە پۆستی فەیسبووکە و ئینستاگرامە بەڕاستی شیر دەکرێت زۆر ئاسانە ئەجا وەکووتمان دڵگیر نەبن لەوەی کە دەنگتان نەهێناوە بەڕاستی لەوەی دوێنێ 5,000 دەنگ هاتووە ئەجا چی بکەیت پێیان بڵین کە کێ براوە بۆ کاکسیپا بۆ پێیانەڕێن وڵات دڵنیان زۆر بەراقیان کردووە زانێ دە باشە دەی لەگەڵ وا بمێنن 5,000 دەنگ هاتووە کەم نییە 5,000 دەنگ کەم نییە بەڕاستی زانێ یان ئێستا گێک ئۆپێرالی بستری ئۆپێرا ببێژێ داخە سەر فێسبووکێ دەنگ کێمتینە و دەبچا ببێژن دەنگا پرت ئەی ماشەڵڵا عەلەیکم ئەسەلام دوو میوانی زۆر زۆر تایبەتمان هەیە بەبێ ئەوەی بەخێراتنیان بەخێر بێت جلەکانیشت چەند لێ هاتووە زۆر سپاس زۆر سپاس هەر ئەڵێ وەزیر هو مدير عام عزيز لا مدير عام وەزیر نییە عزيز بۆ ئەم شەو بەڵام بەڕاستی ماشەڵڵا زۆر لە چەکەی لێ هاتووە زۆر سپاس بۆ ئەم شەو دوو میوانی زۆر زۆر تایبەتمان هەیە کە نەریمان عەبدولواحید و جەمیلە ڕەحمان پێشووتر ئێمە پەیوەندیمان هەبوو بە یەکەوانێ و ڤیدۆت بۆ ڕووداوی تۆ ناردبوو لەگەڵ خێزان تا زۆر بەخێر بێن جەمیلە خان کە بە مدیر عام ناسراوە لۆ پێی دەڵێ مدیر عام بانە ئەخرەزایی چۆنە مەسەلەکە مدیری عام ئەڵێن هەموو هینێکی لە ژێر دەستا هەموو قرارێکی لە ژێر دەستا ئەجا خۆت بۆ مامۆستە بزای مدیر عام یعنی چی پێمان بڵێ باخۆ بۆ ناوت ناوە مدیر عام والله بەخۆی مدیر عامە و لە ماڵی هەموو شتەکە و لە دەری هەموو شتەکە و ئیش و کاری ماڵی ئیش و دەرێ لۆ پێی ناڵێ مدیر عامەکە وا ڕۆی چەند ساڵەکە هەروە پێی دەڵێم لە خۆشەویستیانە قسەی ئەوڵ و آخر مدیر عامەتی باسی چی بکەن قسەی ئەوە قسەی ئەوە یعنی ئەمە لە ماڵی ئێمەژی هەرمووتشت بەسەم ناوێن مدیر عامم وەزیر زەمە دەرێ مدیر عام لە کلمە وەزیر لە کلمە مدیر عام فەرقی نییە لەگەڵ ڕەمەزان چۆنن الحەمدولله لە چۆنەکە گەڕەمەتەوە کوردستان تقریبا 10 ڕۆژە ئەم بەخێر بێنەوە دووبارە بێگومان کەشەوەکەتان پێ چۆنە والله باشە بەڕاستی باشە جاران هەولێر زۆر گەرم بۆ ئەم کاتانە باشترە اینجا باسی یەکتر ناسینەکەتمان بۆ بکە زین چۆنێکتان ناسیوە وڵی 2005 زیرانم بوو لە بۆ خوێندن هاتبوو چەند هەفتەک یەک دیمان ناسی حەقی جیرانتی دوای ئەوەش گەڕاوە مانگەک دوو مانگ لە ئاخری لە پێش واتە 2006 کە دەستی پێکرد لە بینی یەکەم مانگە زەواز شتیوامان کرد جەمیلە خان پێمان بڵێ یەکەم جار چۆن هاتە پێش و چۆن داوای کردی فێرستامی سیمی واز لێ بینە اینجا ئەخدەبی ئەکسپلین مدیر عامە خلاص واز لێ بینە لە پێ بڵێ دووبارە باشە یەکەم جار چۆن ئەمە ناسی و یعنی کە ئەم بۆ نمونە هاتە داوات چۆن هاتە داوات چۆن داوای کردی No, when first time. Yeah. When you see me. What I like on you. Yeah, what do you like? The first pekana. پێبکەنە سمایلەکەی پێکەینەکەی کە ئەمنی دی یەکەم جار گوتی بۆ پێکەینەی زۆر عەزم لە تووە. ڕاوستە بانوو لەگەڵ خێزان هەر بە ئینگلیسی قسە لەگەڵ ئێ باشە تاو خۆی تەرجمەی بۆ کردووە ئێ خۆی کاک پێمان خۆشە بە کوردی قسەمان بۆ بکە تۆ پێ بڵێ کە بە کوردی قسەمان بۆ بکە بەڕێزە ئینگلیسی قسە کرد لەگەڵ تێناگات کوردی بە جوانی تێناگات کوردی بە جوانی باش نازانی بەڵام کەمە دەزانیتر جیران بووین هاتبوو لە بۆ خوێندنێ یەک دیمان ناسی من بەسمە یەکەم تەقدیمی ئەم چۆن وەڵامی داوەتەوە چۆن بووە How was your play of him for the first time he told you to marry him Oh, you all right.
It's the ست first يجي time I توزع see him. ست يجي هريكا والله هريكا نو سيرتو ذات والله ما غلط جنبك انا كم تيجي في مارد لا لا ايه بابا So first time when he asked me to marry. باشە جا خۆم بۆتان تەرجماکەمەوەی کە باسێکە إيه. you can continue You say the first time when he asked me marry to him, بەڵێ how I feel. how you feel I feel very happy, alhamdulillah. زۆر دڵخۆش بووە کە یەکەم جار ئەو داوای لێ کردووە کە هاوسەرگیریە بکە you already accepted Of course, straight away. یەکسەر قبوڵی کردووە بۆی کە هاوسەرگیری لەگەڵ بکە دیارۆ بەخوا پێشتر سێریەکتریتانە کرد جیران بوو جیران بووین بێدا سێری یەکتیمان دەکرد خواردن تا بە یەکتریە والله نا خواردن نا بەڵام کامتان زۆر دەست پێش خەر بوو؟ هەردەستام لە پەنجەرەی تەمەشام دەکرد بەس عایلەکە یەکەم جار ڕازی نەبوون لەبەرەوەی کۆڵچە و بەڵام وەک ئەوەی کە عادەت دیار و بوو لە تەقالید. ڤلۆگەکان و لە سناپەکانی کە ئەتکرد بەڵێ. کە یەکەم جار هێناتەوە بۆ نێو خێزانەکەت بەڕاستی و زۆر دڵخۆش دیار بوون خێزانەکەت باسێکی ئەومان بۆ بکە لە دواییدا چۆن بوون پەیوەندیتان چۆنە ئێستا لەگەڵ یەکتریە ئێستا زۆر زۆر لە جاران باشترە ئەوەی کە لە سوۆسیال میدیای دەیبینی لە خوای بە زیادبی لە پشت کامیرەی باشترین زۆر زۆر الحەمدلله بەڵام و بەس پەیامەکە لە بۆ ئەو بەڕێزانە ئەو خوشکبرانەی کە زەواز دەکەن ژیان بۆ پێکەوە ژیان ئەمە نمونەیەکی بەڕاستی قورسە کە زەواز دەکەی لەگە کەسێکی هاودینت نەبی هاوزمانت نەبی فەرقی هەیە لەگە کەسێکی ئێستا ئەو بەڕێزە لە تەنیشتە منە لە ماوەی 5 دقەی لی تێدەگەم بەڵام لەوانەیە بە 10 ساڵی لەوەی تێنەگەم بەتاوەتی دکتۆر بەڕاستی پرسیارە مەراقمە بۆ نمونە ئێوە هاوزمان دەین هاودینیش نەبووین هاودینیش نەبوون ناوەڵا باشە تۆ شتێک لە دڵ تا بووە لەسەر مۆزۆعی کردوتانە ینی دەنگە دەنگێکتان بۆیان شتێ چۆن توانیتە تێی بگەێنی ئێستا بە کوردی 1000 وشە هەیە تۆ لە بەرامبەرەکە تێی بگەێنی بۆ ئەوە وایە ئەی بە زمانەکەی تر قەدەوە ڕوویا موبایلەکە دەربێنی بچتە سە ترانزلیکتەرەکە ناوەڵا لە بینی خۆشەویست هەر بە چاو لێکدی تێدەگەن ڕاستە کەمە کەلیمە هەیە قورسە بەڵام تا ئێستا و مشکلەمان نەبووە لە خوای بەزیادبێ من مەبستمە بزانم ئێستا لەسەر ئاینی خۆی هەرماوە نا ئێستا مسلمانە لە خوای بەزیادبی لە دوای زەواج و شتیوە هەرچەندە مەشتێکی تایبەتیە بینی خۆتانە لە ئیسلامدا ئاساییە مسلمان لەگەڵ کریسیانیان بەڵام هەستەکەم پرسیارەکەی دکتۆر سەبارەت بە جلەکانی خاتوو بەس گوتم هەندێک جار دەبینی ئەمان کە ئاینیشیان جیاوازە کە دەست لە ناو بۆنەیەکی مسلمانان ڕێزی ئەوە دەگرن نمونەیەکی جوانی پێکەوە ژیانە لەبەرەوە من لەو ڕوانگەیەوە پرسیارەکەم زانکوە دین ئاسان نییە بەڕاستی بەڵام لە خوای بەزیادبی من یعنی بە شێوازێکی وان نیشانمدا واتە بەبێ هیچ زەختێک دەتوانی پرسیاری ئەوی بکەی بڵێ بۆ مسلمان بوو چۆن مسلمان بوو یان چی باعث بوو ینی how you feel how you get Muslim like it's a personal question but you have to tell me how you feel when you change your religion like how I feel or why I change why you change the first thing Neriman showed me the way you know how he show you talking about everything Quran children going to mosque you know children learning as well they are Muslims and I just feel I want to be one of them بەڕاستی من پرسیارم نەکرد کە کاگنەریمان چۆن پێیوتووە کە ببێ بە مسلمان چۆن بووە ئەوش جوابیینەوە کە سەرەتا کاگنەریمان بە شێوازێکی جوان وردە بۆی باس کردووە باسی قورئانی بۆ کردووە بزانم بۆی باسکردن کە ئێستا مناڵەکانی ئەچێ بۆ مزگەوتیش قورئانیش دەزانن بەڵام پێمان خۆشە کە پێمان بڵێ وشەی کوردی چی فێر بووی وڵا دەزانی Kurdish word وڵا زۆری دەزانێ بەس قسەمان بکە سەردێشی فێر ئەی باوکەکەم ئەی باوکەکەم 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 های مجو ئەی باوکەکەم جۆنی when you get angry what do you say to Nariman when what sorry when you get angry what do you say to him just kiss me in Kurdish
Like you used Kurdish word? Usually I say Basha, Basha Tau. تااقەت ڕە نابی لە خۆی بە زیادی لە بەو شتەی زۆر باشە ئارێ وڵا من بەخۆم کەسێکی نەرمونیانم و ڕێز لە ئافرەتی دەگرم عەزم لە دەنگە دەنگ و قسەی زبر و نەشتیاو نییە بە هیچ شێوەکی بە ئافرەت چکم ئافرەت نەبی بەڕاستی ژیان نابیتن ئەوە هەیە هەتا ئێستا باوەڕ ناکەم دڵم شکان بی یان خۆم لێ تووڕە کردبی یان ئێدزم کردبی نەخێر هەموو کاتێک ڕێزم زۆر گرنگە ئێوە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردێنین خۆشتان کاری دیکەتان هەیە بەڵێ هەردووکمان کاری دیکەمان ئایا تۆڕە کۆمەڵایەتەکان بوونەتە سەرچاوی داهات بۆ ئێوە بەڵێ سوودێکی باشتان لەبینیوە؟ بڵێم لەو باشانەنا بەڵام سوودمان لێبینیوە لە خۆی بە زیاد بێ پەیامەکانتان چییە کە ئێوە لەگەڵەوەی کە بۆ خۆتان سوودی لە ڕووی داراییەوە سوود دەبینن لە ڕووی ئابوووریەوە دەتانەوێت چ بە کۆمەلگەی کوردی بڵێن لە ئەوە پەیامەکی کۆمەڵاتیە عزیزی پەیامەکی کۆمەڵاتیە پەیامەکی پێکەوە ژیانە دەربارەی زەواج دەزانی کووا چکم زەواجی ئێرە بەداخەوە ئێستا زۆربەی زۆرمان دەیبینین بە تایبەتی لە کاتی کەرنتین بەدایان عائیلە کە جێمان لێ دەبووە لە تیڤەکەی بەڕێستان کە مشکلی عائیلی زۆر بووە بەڵام ئەمە وامان کرد کە خۆشەویستی زیادکەین دەزانی کووە یعنی لەناو هەم بینی هەموو چۆن واتان کرد بۆ ئەوەی ئەم ببێتە ڕێک نیشان دەرێک بۆ ئەو کەسانی عادەتەن نەکە لێکوانە واتە نەکە لە کوردستان لە وڵاتانی دەرەوەش کاتی ئەو کەرنتینیە کە دەستی پێکرد زۆربەی پیاوەکان کە لە ماڵەوە بوون ئەو پیاوانەی کە غەل و غەش دەکەن ئەو پیاوانەی کە خیانەت دەکەن ئەو پیاوانەی کە تەعەمولی زۆر تەسەڕوفاتی خێزانەکانیان ناکەن لە ماڵەوە یان وەکو یارمەتی وەکو هەڵس و کەوت چکم پیاو زیاتر لە دەرەوەیە ژل لە ماڵەوەی ڕاستە لە ئەوروپا هیچ فەرقەچی نییە هۆردووچان هەریەکە بەڵام لەوێش زۆر جار هەیە ئافرەتەکە لە ماڵەوەی کە بەبوونی عامیلە و منداڵ بوون و لە ماڵەوەیە ئەو ئێستا ژڕەنگێ کوردی جلێ کوردی و جلێ کوردی خواردنی کوردی و مەکسی یعنی ئەو پامەش با بگەینم زۆر جارێک کە مەکسی لە بەردەکە خەڵکانەکە پێمان دەڵێن قەرەز یان دۆم منیش دەرێ مەگە دۆم بینیان قەرەز بین ئەمە دەستکردی خوین هەر ئینسانین ئەوە شتێکی کوردەواریە بەڕاستی شتێکی جوانە شتێکی پۆشراوە شانازی دەکانی کوردی وەڵا خواردنی کوردی عەزت لە چییە؟ دۆڵما کیفتا کوبا کوبا هەمووی دەخواتن ئەرێ وەڵا ئەی تۆ حەزت لە خواردن وەڵای خواردنیوان هیچ خواردنێکیان نییە بە قورعان یعنی خواردنێکی ترادیشناڵی نا وەڵڵاهی نیتیان خواردنێکی وایان نییە باشە ئەی پەیوەندی لەگەڵ خەسووت چۆنە لەگەڵ خەسووت کوی زۆر باشە چی پێڵی بە خەسووت لێرۆتی پێڵێ ئەنی مەسیشتی ئەگە دەرێ خۆشم ناوی دەردن لە گیان دەرێ نەنووستی دەگۆ تەمەشاتان دەکەم سڵاو ڕۆیز بۆ خەزووری خەزووری هەردووکیانی عزیزی ئەوانی ئینسانی بەڕێزن زۆر زۆر چیک چیک ڕۆپۆبلیک ئارێ وەڵا ئینسانی بەڵێ بەڵێ دێنە یوکەی ئەمە دەچینە وێندەر ساڵانە سەفەر دەکەین ئێستا پێشەوەی بینەوە ئێرە خێزانم چوو بۆ وێندەر بەڵام ئەم لە بە سکوڵ و منداڵ و شتیوا و بزنس و ئیش و کار زیاتر لە ماڵێ بووین وەری بەڕاستی ئەوە من جێگەی ئەوەیە کە سپاسی جناب دەکەن زۆر ئەخلاقێکی خۆشت عزیزی سپاس دەکەم گەورەی ئەو ئەخلاقی زۆر ڕوویکی خۆشت هەیە بنیام حەزەکە لەگەڵ جناب قسە سپاس دەکەم بەخۆی ئینسان کە باش بوو لە بەخۆی باشە وای یانە کە خراپیش بوو زەرە لە خۆی دەگەینی من زۆر جار هەیە بە تایبەتی ئێمەی کورد تەمەشای عەڵقە و فلیمی زۆر دەکەین دەرێ مادام هەر تەمەشا دەکەین با دەرسەکی لێوەگرین خراپەکە یان کوشتنە یان سزنە ئاخیرەکەی باشەکەش سەرکەوتنە بێگومان ئەوەی کە باشە لە فلیمەکان کاک نەریمان ئەو کۆمنتانەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکان دڵنیامەوە زۆرە تۆ مەجاڵت نییە دای هەمویان کەی بەڵام ئەوەی کە لە هەمووی خۆشتر بووە قەتبیرت ناچێتەوە چی بە بۆتان نووسراوە کە زۆر پێکەنی ئەوەی لێ باسی کەم ئەوەی باسی ناشتی وەڵا زۆر هەیە بەخوای من کەم تەمەشایان دەکەم بەڵام خەڵک هێشتی کۆمیدی خۆشیان هی ئەوە کە باز بکرێت بەخواشتی زۆر دەنووسێت ئێستا زۆر کەسەیە ئێستا ئەوەی کوبەکە خوشک نووسیتی دەرێ ئیشاڵە هیچی لێ نایە بەڵام ئەگەر مرد ئەمن شوت پێ دەکەم وە سیارە و خانیشم هەیە دەستمەکی خۆشی نردبوو لە سناپی ترانزیت کردووە ئارێ وەڵڵا هەمووی دەزانی هەمووی دەزانیتن کۆمنتەکەی بۆ ترانزیت کردووە بۆی تەرجمە کردووە مەبەستم و بزانم ئەوەندەی کە لە کوردستان هەوادارتان هەیە لە چیکی هەوادارتان لە چیکەیتمان لە بەریتانیا شەیتمان بەڵێ ئێستا تیڤەکی ئەمریکیە
هەر ڤیددیۆچمە ماگانە ڤیددیو کۆمیدیەکان نەگەوانی بە کوردی چۆن ڤیددیو کۆمیدیەکانمان 2 میلیۆن 10 میلیۆن 15 میلیۆن ڕۆیە تەمەشایکەن لە وڵاتانش بەڵێ بەڵێ چەند کەوایە ئەمە گرنگە چەند پەیامی لە کوردستان هەیە پێکەوە ژیان یەکتر قبولکردن خۆشەویستی گەیاندووتانە بەو خەڵکانە زۆر وەڵا یعنی گیانتمانە بە خەڵکی دەرەوەش وەکو باسم کردیڤێکی ئەمریکیە ئێستا هەمومانجە ڤیددیۆکی مەدادەنێتن و داهات لە ڤیددیۆەکانی خۆتان کە باسی ژیانێکی ئاسایی بۆ نمونە دەکەن چەند ئامانجیشتان ئەوەیە کە ئەو کللتورێکە لە کوردستان هەیە بیگوازنەوە بۆ وەکو کەلتورەکە خەڵکەکە دەبینی کە خواردنەکەی دەبینی دەپرسی جلوبەرگەکەی دەبینی دەپرسیتن یعنی پێیان جوانە ئێستا لە بۆ نمونە لە بەریتانیەکە من زیاتر لە 20 ساڵە لێمە کە ڕەمەزان دێ برێ بە ڕۆژی نیمە بە چاوێشکە تەمەشات دەکەن یعنی حەز دەکەیت و ڕێز لە دینەکەی خۆت بگری ئەوان حەز دەکەن زانی یعنی حەز دەکەن کاکنەریمانوانمان پێ دەڵێ ئێمەش لە کوردستان خاوەن کللتورێکی دەوڵەمەندەوە ژیانی ئەنی بۆ نمونە پێشمەرگا خۆی کردە قوربانی لە ناوچە ئێزدی نشینەکان و مەسیحی نشینەکان ئایا ئەمەتان گەیاندووە لە ڤیددیۆکەتان بە جۆرێک لە جۆرەکان وەکو بەو شێوەیە نەمانگەیاندووە بڵێ باسی بە تاکید بەڵام ئێستا وەکو جاران نیە لەناو تەلەفۆنەکەت ئەگەمە نەیگەێنین بە ڕێستان دەگەێنن واتە خەڵکی زۆر ئێستا من 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا زۆر وڵاتە بوو یان زۆر ناوچە و قەوم هەبوو نەیدەزانی کورتیە بەڵام ئێستا لەخوای بە زیادی دەستی هەردێک کە دەری ئام کوردیش سرەیتەوەی دەزانن کە ئەتو چێی دەوری مە ئەوەیە تاکید بە تاکید بەڕاستی زۆر گرنگە کە دەڵێن لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئێستا کۆمنت بۆ ڕووداو هاتووە لە لایڤی ڕوودا و دەڵێن مدیر عام بە کوردی قسەمان بۆ بکە دە بە کوردی قسەی بکە قسەی بکە نازانم نێژی سپاسی ئەو کەسە بکە کە کۆمنتەکەی بۆ نووسیوی someone in live's ڕووداو writing a comment about you and someone said that he like you to speak Kurdish. زۆر سپاس زۆر سپاس ئەمتان لە بە کۆمنت هەمووتانمان خۆش دێتەوە زۆر سپاسان بکەین کە میوانی ئێمە بوون بەڕاستی دکتۆر ئەمە نمونەیەکی جوانی پێکەوە ژیانە کاگنەریمان بێجگەلەوەی کە شتی کۆمیدی پیشان ئەدا بە هەمان شێوە پیشانی ئەدا کە پیاوان لەگەڵ خانمان لە ماڵەوە باش بن و خێزانەکانی خۆیان خۆش بوێ بەڕاستە ئەوانە دوور لە کامێرێ ئەوەی لە نێو خێزانەکانی دیکەیە بەڵام زۆر گرنگ ناڵێم ئافرەکانمان هەمووی پێرفێکتن بەڵام من تاکیدم ئەگە پیاو باشبی ژنەکە خراپ نابی یعنی تەجروبەم زۆرە ئێستا و کاتی من ئەو خێزانەی خۆم ناسی ئەگە کۆمەڵی تەسەڕوفاتی خراپێ بم کردبایە ئێستا لێرەدا نەدەنیشتم بێگومان واتە پیاوەکە دەتانی ڕێڕاست بە نانە بە تاکید وایە بەڵام پیاو دەور دەبینە ڕاستی زۆر زۆر سپاسان دەکەیت سەفخان ئیجارێم هاتن ئەمێ ناوەشکەرە بکن شتێک هەما ژبێ ئێوارە هانێ دێ ماشەڵڵا بانۆمات بێزێ بێژم ئێجا پشتی پرۆمە مێ vegەرن وە ئەومەی ناوژی وەرە بەشکەرە بکەن ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەڕێ چاوەڕوانتانین لێهێویاوەن هات دەما ئیجا ئەم ناوێ کەسێک گۆ بسەرکەتی بێژنی ڕۆژخوا ماشەڵڵا بیرتانە دوێنێ من وتم چی؟ وتم دانیشتووە لە دوکانەکەی خۆی هەستەکەم دوکانی هەیە ئەرێ مناوی گوت مگو مناوی هاانێ خەڵکی سلێمانی لە شاری سلێمانیەوەیە خەڵکی سلێمانی ڕێز و سڵاومانێ بە خەڵکی سلێمانی سڵاو ڕێز بۆ خەڵکی بە شەرەفی سلێمانی اینجا دەی سڵاوکی خۆت سڵاوێکتیشە سەربەرز ئەرێ وڵا بۆ خەڵکی بە شەرەفی بەرز و بەڕێزی سلێمانی یا ئەهلە وەسالە مەرحەبا بەڵێ شخوا ناوی ویژی خەلیل شەکرالیژ خەڵکی سلێمانیە خۆرتەکەی خوینشێرینە ئەمێ بهەفدوورە لە سروداوی گۆدار و تەماشە بکەن قوربان من چی بکەم ڕێگاکەم دوورە
هەر تۆی مازوورم دڵبریندارە و هەر تۆی مازوورە یا رسول الله نظر نظره یا رسول الله نظره فرما یا حبیب الله نظره فرما یا رسول الله نظر. ئەمە براوەی پێشبڕچەی مناجات بوو هەڵبەت مناجات بەردەوامە وەک پەیامی عزیزی ئەم شۆ بە شێوەیەکی تایبەتر پێی وتن کە چاوەڕێی ڤیددیۆکانتانین ڤیددیۆکانتان هەوڵ بدەن باشتر تۆماری بکەن لەگەڵ دەف یان ئامێرێک بە جوانی بیگرن بە پانی بۆ ئەوەی کە بەشدار بن لەم دەرفەتە زێڕینەی ڕوودا و کە بۆ ئێوەی ڕخساندووە و دواتریش فیناڵێکی تایبەت دەبی زۆر 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 گرنگی و چۆن خۆیان ئامادە بکەن بۆ فیناڵ پێیان وڵا کاک دکتۆر ئەمن لە فیناڵ زۆر زۆر سەخت گیرم ینی زۆر سەختە گرم ینی ئەو فستیواڵانە کە لە ئێران ئەمە داوەرم بەڕاستی لە هیچی ناگزارم چون حەز ناکەم لە حەقی کەسێ تەعەدا بکرێت ئینشەڵا بێ شعرێکی باش بێ ئاهەنگێکی باش بێ تەنزیمی باش بێ سەوتیان باش بێ یعنی فیناڵەکە ئاسان نییە ناوەڵێ نە بەخۆ ئاسانی ئەوە با ڕاستان پێ بڵێم زۆر ئەبێ وریابن زۆر بەبێ وریابن بە هوشیاری بۆ هەر ڤیددیۆیەک نییە تۆ ڕیکۆردی بکەیت و بینەری بەڕاستی داوەرێکی باش بۆی دادەنیشن و هەڵسەنگاندنی بۆکەن ئەزانن بۆچی لە بەرەوەی خەڵاتەکەی هەروەز خەڵاتەکەی چی مهمە حەقی حەزیش ناکەم لە حەقی کەسێ چووکەترین تەعەدا بکرێت بێگومان ئەبێ شایەریەوە ئەو خەڵاتە بێ ئێمە دەرفەتێکمان ڕخساندووە و بێلایەنین لەوە کە چێ دەبێتە برا ئەوە لایقی بێ ئەوە ئەکید ئەوە وعدە دەدەم ئەوە لایقی براوە شایستە بێ ئەوە دەباتەوە ینی ئەوەیکی شایستە نەڕاستی ئیرۆ سەرکە دەنگی خۆش بوو زۆر ڕێزی خۆشک بوو ینی لە هەفتوو هاتی بوو کەسی دژی هەنێ بڕاستی ئەس بێژم ئێمە سووکە هوەرێدێ ینی لە بازاری هوەر نەزەڕوری ئەوەی گبسەر نەکەتن یان دەنگیوان نەخۆشی بڵکس دەنگیوانژی خۆش جار نامسترانەکەی شێ دکن ئاستەکەی بلند بتەنزیم و بهەلبەست و هەر شتێ خۆش دەرسترانێک دن هەما ئەهوڵی يعني هما تشيتكش بو تكملة عدد يعني بو هما تمام بكاسيت بي أويات الدار اللي تخ كاكا سفرايزات تشيت هاي بما بريم والله أزي إيروج سوراني نا سر الفرها بو قندك شين بحثا إيش عملتي كردكتي دقو تخاسي إيش بسري بيتي إجا زور بجواني تشكري نظام الدين أرش زور بجواني تشكري نظام الدين أرش تشكري وراني كيني كيا نظام جهل بس تاكي نظام بیرم چوش تێک بڵم کاک پێیان بەڕاستی لە کۆمنتەکانی پرۆگرامەکان کە دایدەنێن لە تۆڕۆکۆمەڵاتەکان زۆر داوای یا ڕەسوڵڵایە شایمەدی ناکەن کە بڵێیتەوە شایك بمان بڵەوە باشە شوانی داگەرواتە دەڵێم مشکلی نیە هەرم شاگەرە مشە مەجال ما بوو دەڵێم ئەگەر یا خودی باش ئێمە هاتوین بۆ ئەو 2 سەعاتێک لە خزمەتی بینەرانی بەڕێز بیم ئەو 2 سەعاتە باشترین سەعاتیان بێ بینەرانی بەڕێزی بەشەرەف و بەرز و بەڕێز بینەرانی بەڕێز خۆشیان بێ دروستە؟ دێ کاکە سەفخان لبرهبو گندک شین همی دارو بر جنابینا چاوی کابچوک آب جیداد سهر لبرهبو
کەچێن بەدڵ بکنجێن ڕەنگین قورتێن جوان گەلک هێژا دڵتژەبین دگواخاخ دلێ غەمگین آخاخ دلێ دارم پیام دو بهار ده گور زرد بون قال هفت جبیان ده دستان ده خلون لبر هبو جنن بدو تشد رستن دنگین زلال سترانن خوش دگوتن دلوراندنو آخاخ دل غمگین آخاخ دل غمگین دەنگ خۆش جا ئێستا بێ من کاکە سەفقالی بەڕێز یا الله یا الله فەرموو کاکە ئێستا یا ڕستای شەی مەدینە بڕێ ئێستا لەبەرەوەی وەک بانووتی کە وەرگرانمان دیارە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داوای یا ڕەسوڵ الله یا شای مەدینەیان کردیە پەیامیش ئەوەمان بۆ دەڵێ دەی براک الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق دان ضلي مشكنا ضلي مشكنا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق ذان ضلي مشكنا ضلي مشكنا يا الله الله بتما مدينة قسم وفوا قسم
هرزابم بداس رسول الله رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق غان ضلي مشكينا ضلي مشكينا الله هركز تيري دوز وردن لدلدا وردن لدلدا كمان درتوني يا رسول الله يا رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق ذان ضلي مشكينا لكي مشكينا الله الله هر وقت حاجيان بكيش منالا بكيش منالا دبل معزيزم محمد نوا محمد نوا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق ذان ضلي مشكينا لكي مشكينا دست خوش دست خوش. تمام حاجي